بەناوی خوای بەخشندۆ و میرەبان باینتان باش بینەرانی عزیز لە جێگەیەکەن هیوای تەندروستی و کامەرانتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ. دەخوازین کە ئەستەرجەم بڕگەواوەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. سپاس ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێ بێت. ئەو بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون تەوەریەکەمیان بابزانی چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشانی دەرونی بکەین، یا زۆر جار هەندێک خەڵکی تایبەت دەبینین لەسەر شەقامەکاندا ئایا ئەوانە چۆن جیا دەکرێنەوە لەگەڵ خەڵکانی نەخۆش بە نەخۆشیە دەرونیەکان و دەبێ ئەم دوو شێوازە چۆن مامەڵی جیاوازیان لەگەڵدا بکەین بە میوانداری پسپۆڕێکی دەرونی کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت لە سلێمانیەوە. لازان تەوەری دومان لە هەولێرەوە کە هاوکارمان ئەمران ئەمری پێشکەشمان دەکات کە باز لە کۆیلایەتی لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە دەکات، بزانین مێژی کۆلایەتی چۆن بۆ پێشی ئیسلام و دوای هاتنی ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە داکراوە، بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە کۆیلایەتی و چێن ئەو کەسانی کە کۆیلایەتی دەکەن. دیارە جیاواز لەمە لەگەڵ پەیامنێرانمان زانیاریە تازەکانی ئەمڕۆتان لە شار و شارۆچەکانەوە بۆ دەگوازینەوە ئەگەر ڕووداوێکی شەبێ، هەروەها لە ڕێگەی پەیامنێرانەوە بەتان دەگوازینەوە. جیاواز لەمە دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان کە ماوەی چەند ڕۆژێکە دیارە کەشوهەوایەکی ساماڵمان هەیە، با بزانین بۆ ڕۆژانی داهاتوو پێشبینیەکان چین.
ڕازان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لەوانە دەکەین کە چۆن دەبێت مامەڵە لەگەڵ نەخۆشانی دەرونیا بکەین و دەبێت جیاوازی لە نێوان ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە یاخود ئەوانەی کە لەسەر شەقامەکاندا دەسوڕێنەوە چۆن جیاوازیان لەگەڵا بکەین و چۆن دەبێت مامەڵەیان لەگەڵدا بکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێزێک لە ستۆدیۆکەمان میوانەی زۆر بەڕێز دکتۆر جەعفەر عومەر سپۆری دەرونی کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس کە میوانی بەرنامە. کاک دکتۆر گرنگە چۆن سەرەتا جیاوازی بکەن لەگەڵ نەخۆشێکی دەرونی و ئەو کەسانەشی کە لەسەر شەقامەکاندا زۆر جار لەوانەیە کەسێک کێشەیەکی دەرونی هەبێت کەسێک کە پێ بڵێ گومان لە خۆی بکات و ینی بە شێوازی کەلی تێبگەن. بەڵێ خۆی نەخۆشی دەرونی یەک جۆر نییە. زۆر جار خەڵک ئاڵێت چیتە یان تووشی چی بڵ تووشی نەخۆشی دەرونی بوو. نەخۆشی دەرونی یەک ناو نییە، یەک شت نییە. وەک چۆن کاڵی نەخۆشیەکانی هەناوی یان نەخۆشیەکانی نەشتەرگە یان نەخۆشیەکانی ژنان چەند جۆرێک و چەند شێوەی جیاوازی هەیە. نەخۆشی دەرونی دایان شکل و شێوازی هەیە. بەپی ناو بێ زیاتر لە 300 نەخۆشی دەرونی ئێستا بووکو ناو هەیە لەسەر لە زانستی دەرون پزیشکیە وەکو ناو 300 ناومان هەیە. ینی کەسێک یەتەژێت بۆ لای ئێمە چارەسەریکەین هەرێک و ناوێکی لێن ئەم پێڵێن تووشی فۆبیا بووە، فۆبیای تایبەتە، جۆری فۆبیایی مەسەر نشوێنی داخراوە. ئەمیتریان پێوتە تووشی لە ڕاوکی گشتی بۆ یەکێکتە تووشی خەمۆکی چەکام جۆر بە خەمۆکی گەوریە خەمۆکێکی بەردەوامە. مەسەرەن نەخۆشیێکی ترمانە پێڵن تووشی شیزۆفرینیا بە جۆرێک ترمان پێڵن تووشی دووجەمسەری بووە، جۆرێکی ترمانە پێڵن تووشی واسووە. ینی هەمووی جۆری خۆی هەیە و شکلی خۆی هەیە، هەمووی ناونیشانی لێنراوە. بەشێک لەو نەخۆشانەی کە ئەوەی کە خەڵک پێیانە لە خەڵکی سەرجادەیان شێتیان پێوتە بەشێک لەوانە خوان گرفتی دەرونیان هەیە، نەخۆشی دەرونیان هەیە. بۆ نمونە هەندێک جۆرمان هەیە کەوا لە مرۆڤەکە هزر و عەقڵی خۆی لە دەست بە. ئەمە کەمینەیەکن لە گرفت و نەخۆشیە دەرونیەکان. یعنی هەرە کەمەکەی ئەمانن کە پێیانتر نەخۆشی دەرونی ئەو نەخۆشیە دەرونیە توندەکانن. وەکو بۆ نمونە ئەمیش هەمووی ناگرێتەوە. بۆ نمەگە شیزۆفرینیامان هەبێ 100 نەخۆشی شیزۆفرینیامان هەبێ 10 بۆ 20یان ئەکەونە چوارچەوەی ئەوەوە کە بە دەرمانیش لەوە ناچێ باش ببن یان واز لە دەرمانە هێن و نایخۆن. ئەگەر نا هەر لەو جۆرانەی کە لەسەر جادە خەڵک قسەی ناشرینیان پێڵ ئەگەر شیزۆفرینیای هەبێ ئەوە ئەگونجێت ئەم جۆرە لە مرۆڤ ئەگەر چارەسەر وەربگرێت زۆر باری دەرونی ئارام بێتەوە بە شێوازێک کە ئێمە هەست نەکەین کە ئەم کەسە نەخۆشە بە شێوازێک لە شێوازەکان. جۆری ترمان هەیە ئەوانەی کە خۆی گەورە کە مەر بە بچووکی کە لە دایکە بن مرۆڤ توانای عقلیان کەمە کە ئێمە ئێستا پێڵێن دواکەوتەی گەشەی ژیری لە ڕابردوو پێوترا بیرکۆڵ. یعنی ئەوانەی کە بیرکۆڵن زیریشیان نییە لە دایکە بن نەخۆی ینی حاڵەتەکان وایە خۆی گەورە عقلی ئەوەندە پێ نەداون کە بتوانن مامەڵە بە گوێرەی تەمەن و گەورەی جسمیان بکەن. ئەمانەش بەشێکی تر لەوانەی کە لەسەر جادەکانن کە ئەمانە زۆرینەی ئەوانن کە لەسەر جادەن ئەمان هەر زیرەشیان نیە. ینی خۆی گەورە زیرش بۆیە ناتوانن خزمەتی خۆیانکە ناتوانن پێوەندی کۆمەڵایەتی دروستکە ناتوانن مامەڵ لەگەڵ خەڵکا بە دروستی بکەن. بەشێکی چەندە چوارچەوەی ئەو کەسانەی کە بەهۆی زەبری جەستەییەوە یا گرفتێکی جەستەییەوە تووشی حاڵەتی دەرونی بوون. بۆی بەگشتی ئەمە کەمینەیەک لە کەمینە ینی ئەگەر ئێمە بڵێن 100 نەخۆشی دەرونی وەربگرین دوو سێ ئەو پەڕی لەو جۆرە لە نەخۆشیمان هەبێت لەو جۆرە شڵەژانمان هەبێت. ئەگەر زۆربەی نەخۆشیە دەرونیەکانی تر مرۆڤ خاوەنی عەقڵ و ژیری و هزری خۆیەتی توانای عەقلی لە دەست نادا. بگرە کێشەی بۆ دروستە بێت لە هەڵچوونەکانی چۆن ناتوانە کۆنتڕۆل هەڵچوونەکانی کە هەڵچوون هەر باسمان لێر لە هەڵچوون لە عەواتیفی عەرەبیە هەست و سۆزە. مەسەلەن ناتوانە کۆنتڕۆلی تووڕێیکە، ناتوانە کۆنتڕۆلی دڵتونی خۆیکە، ناتوانە کۆنتڕۆلی دڵخۆشی خۆیکە. ئەمە جۆرێکە مەسەلەن تێکچوونەوە یا جاری وایە تێکچوونەکە لە مەزاجیان ڕوەدا لە دڵخۆشی لە دڵتوندی لە دڵ ڕاوکێ لە قەلەقی. یعنی هەندێک جاری تر هەیە لە دەرەکردن لە پێزانینی بۆ ڕووداوەکانی چواردۆری تێکچوون ڕوودا. بۆیە جیاوازە شکلی زۆری هەیە. بەڵام ئەوەی کە وتمانەوەی کە باسیەکەین ئەوترێت سەرجادە ئەو کەمینەیەکن و ئەوانەی کە لەسەر جادن کەمینەی نە ئەو کەمینەیەشن. ئەگەرنا زۆرێک لەوانەی کە لەسەر جادن ئەگەر کە سوکار و خاوەنیان هەبێ بەدەمیان بچێ چارەسەر وەربگرە زۆرینەی زۆریان دەتوان باری دەرونیان جێگیر بێ. هەندێکیان هەم چاک نابنەوە وەکو تایبەت ئەوانەی کە بیرکۆڵن چاکبوونەوە نییە. هەر تا ئێستا عیلمی پزیشکی نەیتوانێت چارەسەر ئەم جۆرە لە نەخۆشی و لە گرفت کە. بەڵام ئەگەر دەرمان وەربگرن ڕەفتارە هەڵەکانیان هەڵسوکەوتەکانیان بەرەو باشیە چێت و وای لێ دێ کە بتوانن لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ کۆمەڵگا دابنیشن و مامەڵە بکەن. کات کاکتۆر جیاواز لەوانەی کە بیرکۆڵن ئەتوانین بڵێن ئێستا ئێمە ڕەنگاری یەکێکمان جۆرێک لە نەخۆشی دەرونیمان هەبێ و بە خۆمان نەزانین؟
خۆی بەڵێ بەدڵنیاییەوە نەخۆشیێت گرفتە دەرونی شڵەژانە دەرونیەکان لەناو کۆمەلگا زۆرن یعنی ئەگەر بۆ نمونە بێن بەس بە سادەی باسی لە گرفتێکی دەرونی بکەن کە پێوترێت فۆبیا کە ئێستا لە کتێبە زانستەکانە وەکو چۆن باسی ئیلتیهابی سن کراوە وەکو چۆن باسی جەڵدەی دڵ کراوە بە هەماشە باسی نەخۆشی فۆبیا کراوە فۆبیا بە نەخۆشیشی دەرونی داهەندرێ کە کەسەکە ترسێکی لە ڕادەبەدر و زۆر و ناواقعی لە شتێک هەیە لە ڕووداوێک هەیە لە شوێنێک هەیە لە دۆخێک هەیە خۆی لێ بە دوور ئەگرێ لە کاتێک کاگەم کەسەم ترسە زۆرەی بۆ دروست بوو کاتە ڕوبەڕووی ئەو شتە بووە و خۆی لێ بە دوور گرتوون نەیویست ڕوبەڕووی ببێتەوە ئەم پێوترێ فۆبیا جا بە نزیکەی زیاتر لە سا حوتی خەڵک فۆبیای تایبەتیان هەیە زۆرێک لە خەڵک لەوانە بگاتن هەندێک وت شوێن داگاتە لە سا حوت و هەشت فۆبیای کۆمەڵایەتیان هەیە فۆبیای شوێنی داخراومان هەیە لە سایەکی خەڵک بەگشتیانی هام ئەمە حساب کە نزیکی لە سا 15 خەڵکەیەتی ئەم جۆرە فۆبیاچێ بۆ نمونە کەسەکە لە هەورە گرماترسێ لە هەورە تیشقاترسێ کە ئیبینە پەنجەرەکان داخەو پەردەداداتەوە خۆ لە سوچەکە ئەمە پێوترێت فۆبیا جا زۆرێک لە خەڵکی حاڵەتیان هەیە لە مەسعەدە ترسێ هەیە لە شوێنی بەرزە ترسێ هەیە لە دەردەشوێنمانە لیان زەخکەیتەوە بۆیان ڕووکەیتەوە کە تووشی نەخۆشی دەرونی ببین ڕەنگە نەخۆشی تریشیان بۆ زیاد قەناعەتی بە خۆیان بکەن چۆنی بۆ خبەوە ڕوونیکەینەوە ئەمە بەگەڵم بە شڵەژانی دەرونی حەسەشمارەکرێ یعنی بە نەخۆشی دەرونی دائەندرێ بەڵام نەخۆشیێکی دەرونی ساکارە سادەیە کاتێک کەسەکە ئەبێ بە گرفت بووی ئەگەر لەگەڵ کارەکەی یان لەگەڵ بۆ نمونە لە ڕووی کۆمەڵایەتی و کێشەی بۆ دروست بوو بۆ نمونە کەسێکە ئەگەر مەسعەد بەها لە مەسعەد سەر نەکەوێ ئەگەر ماڵی چۆم شوێنێکوانەکە لە شوقای ئاژی بێ مەسەعات و چۆکە لە قاتی 11 ئەو کاتە بۆی بێ بە کێشە بێ چارەسەری خۆی کە بۆیە ئەمانە زۆربیان کێشە نیە هەیە لە ئاوە ترسێ هەیە لە تاریشیە ترسێ کە دنیا تاریک بێ ترسی بۆ دروستە بێ لەبەرەوە ئەمانە بە گشتی زۆر دەرناکەون مەگەر بگەونە دۆخێکەوە لە ئەزماتە لە کاتی ئەزمەیەکە بۆیان دروستە بێ کە پێویستەکە ڕوبەڕووی ترسەکە ببنەوە لەو کاتە هەستەکە کە ترسێکی هەیە ئەمە بە نەخۆشی هەژمارەکرێ ئەمە زۆرێک لە خەڵک هەیەنەوە شتێکی بە ئاسایی بە تەبیعی دادرێ گروپێکی ترمان هەیە لە شڵەژانی دەرونی کە بە نزیکەی لە ساعت ینی لە 5 کەس یا لە 4 کەس کەسێکمان هەمانەویش شڵەژانە کەسیەکانە هاوێڵە بەخوا کەسێتێکی تووڕێ کەسێتیشی گۆشتەگیرە ئەمە کەسێکی واسواسە وەکو شخصیەتەکەی خۆی وایە کەسێتەکان ئەمانەش ینی هەمومان ینی تۆ من لە 4 لە 5 سەبەپی گەنێکزانە کتێبێ لە 5 لە 4 کەسمان یەکێکمان و جار ئەو جۆرەمان هەیە ئەم جۆرانە بەڕێژەی سەدی وەریگری زۆرەکە ئەنی زیاکە لە ساڵ ئێوە بچووکتان کردووەتەوە لە 4 کەسێ بەس لە سەدیەکەی ئاکاتە 25 ئەمە بۆ نمونە ئەمە خۆیان هەر خۆیان ئەم گرفتەشکەم لە 4 کەسەکە شڵەژانە دەرونی کەسێتەکانی تو پرسناڵی زۆر ئەمانە بۆ خۆیان 11 جۆرن ینی هەرەکە و جیاوازە بەڵام بەگشتی بە هەمویان لەوەنە کەسی ئەمە من شخصیتم وایە بۆنە کەسێکی ئەنانیان کەسێکی خۆپەرستە ئەوەی کە پێڵن کەسی نەرجسی پێوتریان نەرگسی یان خۆپەرستی پێوتری ئەمە جۆرەیشانە کەسێکمان هەیە مەسەلەن هەر خۆی شخصیەتێکی واسواسە هاوانەی کە لە مەکتەب و جددیە و هەموو شتەکانە بەڕێک و پێک بە لە دائیرە بەکارەکانی بەکاتی خۆی تەواوکە ئیشەکانی دائیرەش باتە ماڵە تەواویکە ئەمە شخصیەتە ئیش کێشەی بۆ دروست نەکردووە یان هەیەی بەس نەبووە بە کێشە بووی ئەمە کە کێشەی بۆ دروستکرد کە بوو بە مشکیلە بۆ نمونە هەندێکیان هەن داوا زۆر داوایان لێکن هاوسەرگیری بکەن خۆیان تاقەتی هەر مرۆڤیان نەمامەڵێ زۆر جارە بنە کێشە بۆ دەوروبەرەکەیان بالضبط جاری وایە بالضبط ئەو بۆسەنە هاوسەرگیری لێکرد سەختی لێکرێ تەمەنیتیە پەڕەخۆی کەسێکی سکی زۆی دێ کەسێکی تەنها یا لە ڕاوکەی هەیە لەگەڵ خەڵکات تێکەڵ بێ ئەم شخصیەتی وایە هەر خۆی کەسێتی لەو کاتانە تووشی ئەزما بەگەنا ژیانی خۆیەکە زۆربیان مەسەلەن داهاتی هەیە کاسبی هەیە ئیشی هەیە لە ئەزمەیە کە ئەمانیش تووشە بن بۆ ئەمانە بەربڵاون و مەسەلەی حاڵەتی ترمانە هەر بەربڵاو وەکو قەلەقی گشتی لە ڕاوکەی گشتی هەم مرۆڤ نەخۆشی دەرونیەکان یەکێک لەو کێشانەی هەیە لەگەڵ گرفتی دەرونی ئەوەیە زۆر جار کەسەکە نازانە جیاوازیکە لە نێوان ئەوەی ئایا ئەم لە ڕاوکەی ئاساییە یان لە ڕاوکەیەکی نەخۆشیە چکە زۆربەی هەمووان لە ڕاوکەمان هەیە شێ لە ئێمە ئەگەر ئێستا هەواڵێکی ناخۆشمان پێبن تووشی دڵەکوتە و بێتاقەتی و هەستیشی ناخۆشمان بۆ دروست نەبێت شێ لە ئێمە هەیە ئەگەر مەسەل لە ڕێگا بە ڕووداوێکا بڕۆین و نەشڵەژین کاتێککە ڕووداوێکی حادیسەمان تووشە بخۆمان هەموو مرۆڤێک تووشی قەلەقی و لە ڕاوکەیە بێ هەرێک لە ئێمە لە ڕاوکەی هەیە بۆ مناڵەکانمان بۆ خێزانمان بۆ دایک و باوکمان بۆ هاوسەر بۆ کەس و کارمان لە ڕاوکەمان هەیە بۆ داهاتوومان خۆم لە ڕاوکەی ئەگە مرۆڤ نەیبێ هەر بۆ خۆت لە ڕاوکەیە جۆرێک قەلەقی هۆکارێکی سەرکەوتنی مرۆڤە بەڵام ئەم لە ڕاوکەی لە ڕادەی خۆی دەرچوو بێهۆکار بوو و هیچ کاتێک نەتوانی کۆنتترۆلی خۆتکەی ئەم لە ڕاوکەی بە نەخۆشی ژمارەکرێت بە مەرجێک نیشانەی تری لەگەڵا بێت بۆیە لەبەرەوە جیاکردنەوەی نەخۆشی دەرونی تو کەمێک قورسە بۆ خەڵک بۆ تاکەکە و زۆر بەشیان مرۆڤ ئەتوانێت ببێ ئەوەی بێت دەرمان و عیلاج چارەسەرگرێ ئەتوانێت زاڵ بێ بەسەریە بە مەرجێک هەندێک ڕێنمایی سادە هەیە کە لە ژیانی خۆیان جێبەجێ کات زۆر باش زۆر جار لە کۆمەلگادا گەر کەسێک پێی بڵی
تۆ ینی هەڵسوکۆتێکی نامۆدە یا بڕۆ سەردانی پزیشکی دەرونی بکە پێی ناخۆش یاخود بە شێوازێک لێ تێگەوازانێ ئەو کە زمانە بازارەکە پێی شێت بووە. ئایا ئەمە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێتەوە چۆن ڕێنمایی بکرێت کە سەردانی پزیشکێکی دەرونی بکات تا ئەو هەڵسوکەوتە نامۆیی کە لەوانەیە خۆی هەستی پێ نەکات و دەوروبەری هەستی پێ بکات چارەسەر بکرێت. بە زمانی خۆیان قسە بکەینەوەن بێمە ژەڵەن دکتۆری شێتەکان جارێ خۆشماڵە شێت من یعنی بە نمونە بۆ دڵم لە کەناڵی ئاسمانی دانیشتوم بۆ مقابلە چون تێ دکتۆر ڕاستان تۆ دەرێن خۆشیان تاوانین ینی ئەم عقلیەتێکی کۆمەلگایە کە بۆی دروستەوە بۆ زانیاری تەنها لە کۆمەلگای کوردیا بۆ شێوە نییە بەپێی داتاکان بێ لە ئەمریکا بە وڵاتێکی پێشکەوتووە عیلمەوە ئەوان مەسەلەن دوو سەرچاوی سەرچیمان هەیە بۆ دابشکردنی نەخۆشیەکانی چیکان ئەمریکیە کە دیەسەمی پێوترێ ینی لەوێ لە وڵاتە گەورەیە یا لە چوار کەس کە تووشی نەخۆشی دەرونیە بێ یەک کەس ئەچە چارەسەری دەرونی وەرەگرێ سەرنج بە لە ئەمریکایە لە عراق و کوردستانە داتای 2006-2007مان هەیە لە 100 کەس کە تووشە بێ بە نزیکەی کەمتر لە 6 خەڵگەچە بۆ وەرگرتنی چارەسەر ینی ڕێژەکانمان فەرقی هەیە بەڵام لەوێ لە 20 لێمە لە 6مانەچ بۆ وەرگرتنی چارەسەر بۆی لە هەموو دنیاە لەکەیەکەیە بە نەخۆشی دەرونی عیبەیەکەیە لەسەر نەخۆشی دەرونی لە هەموو دنیا بۆ شێوەیە وەیەکێکیشە لە هۆکارس ئەم لەکەی ئەم عیبەیە کە دروستەکرێ هەمومان دروستیەکەین میدیا دروستیەکە من دروستیەکەم وەکو پسپۆڕێکە چارەسەری غەڵەدەم بە نەخۆشەکان خەڵکێکە لەسەر جادە قساکە حیتە هەموو ئەوانەی کە مامەڵاکەن دروستیەکەن ئەم لەکەی ئەم عیبەیەمان دروست کردەوە بۆ نەخۆشی دەرونی بەڵام ئەمە زەربەی زۆری داوە لە خەڵک بۆ نمونە هەندێک گرفتی دەرونی هەیە بۆتە هۆی جیابوونەوەی خێزانەکان ئەگەر چارەسەری بۆ نمونە خەمۆکیەت لە ڕاوکەیە فۆبیا جاری وایە واسواسی چەند خێزان هەیە لەسەرەوەی کە ئەم خێزانی ژنەکەی مەسەلەن زۆر ماڵپاکات و پیاوەکە بێ خۆی بگۆڕیان جا بێتە ژوورەوان و وازی لە هێنا تەلاقیەدا چەند خێزان هەیە لەسەرەوەی کە ئەم ئافرەتە مەسەلەن ئەم پیاوەکەی توانای ئارەزوی جنسی کەم بۆ توانای وڵات هۆکاری سەرشی خەمۆکی بوو بۆی خەمۆکیەوە بوو بێ واز لە یەکتریان جیابنەوە چەند کەسەیە هەوڵەتی مەسەلەن لەوانێت تاوانی گەورە ئەنجام بە کوشتن ئەنجام بە کە گرفتێکی شڵەژانێکی دەرونی کۆنتڕۆڵەکردنی هەڵپەی هەیە یا خود جۆرێک لە نەخۆشی دەرونی شڵەژانی بیرکردنەوەی هەیە ئەگەر چارەسەر بگرێت ئەو کێشەیە دروست ناکات بۆ خۆی بۆ کەس هەوڵی خۆکوش لەبەرەوە شڵەژانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوەی کە بنە کێشە زۆرێک لەمانە لە جیاتیەوەی بێ ئەمە چارەسەرکە یعنی زۆر پێ ئاساییە کە ئەگەر مەسەلەن نەخۆشیەکەی لەگەڵا بە گرفتەکەی بمێنێتەوە بەس پێی نەڵێ بچۆ بەلای پزیشکی دەرونی چارەسەرکاری دەرونی چارەسەر وەربگرە ئەمە شەکل لەو غەڵەتانی کە ئەکرێ ئەگەر خەڵکی هۆشیار بن بۆ ئەگەر تووشی نەخۆشی دەرونی بوون ساردانی پزیشک و یان چارەسەرکاری دەرونیان کردو چارەسەریان بە ڕێکوپێکی وەرگن بە دڵنیاییەوە کێشە خێزانی کۆمەڵایەتی پیشەیەکانیان کەمە بێتەوە و ڕزگاریانە بێت لەو کێشانەی کە هەیەە و ئەوش کە بەڕاستی وەگوتم هەمانە عیبەمان بەڵام ئێستا پێشکەوتە دنیا هەر بۆ شوی جارە نەماوە یعنی ئەگەر لە کوردستان و عێراق سەرنج بین ئێمە هەر لە ڕابردووە یەکەم دەرمان کە تاقیکراوەتەوە بۆ چارەسەری نەخۆشی دەرونی لە 50کان بووە لە دوای لە 60کان و 70کان کۆمەڵە دەرمان دروست کرا کە ئەوەی کە نەخۆشی دەرونی بەس دەرمانی دەرونی مهدئات و مسەکینە و بەس بۆ هێورکردنەوە ئارامکردنەوە خەولێخردن نەخێر لە دوای نەوەتەکانە کۆمەڵە دەرمان و چارەسەر پیا بووە کە نەخۆشەکە پێی ئەدەی نەجێژە بێن نوانێت من و تۆ کە دەرمانەکەش خۆین نەپی توانین مای قسە بکەین نەجێژە بی نەپی وەڕەبی نەخەوت لێخە نە هیچ شتێک بە ڕۆژە ئاخورێ بە ڕۆژە بەکارهێنرێ پێشتر چەند جۆرێک دەرمان بۆ ئێستا دایان جۆر هەیە منەگە نەخۆشێکی شیزۆفرینیا بێتە بەردەوام لە جیاتی چانسم هەبێ یەک دەرمانی پێ 15-20 جۆر دەرمان لە کوردستان لە سلێمانە بەردەستە ئەتوانم بۆ نەخۆشەکەی خۆمی بەکاربێنم بۆیە پێشکەوتنێکی زۆر لە ڕووی چارەسەری دەرمانیەوە بچووە دووەم پێشکەوتنێکی زۆر باشخوانەسان لە کوردستانە مەسەلەن ئەوەی باسم کرد فۆبیا پێویست ناکە بێتە لای من دەرمان و عیلاج و چارەسەرێکی زۆری بۆ بنووسم لەوانە بچێتە لای چارەسەرکارێکی دەرونی کە پسپۆڕی لە بواری خوێندووە لە خوێندوێتی لە بواری ئەوەی کە چارەسەر پێشکەشکان لە ڕووی قسەکردن و گفتوگۆ ڕاهێنانەوە پێویست ناکە بێتە لای من دەرمانی بۆ بنووسم هەر خۆی بەڕاهێنانەکان باشە بێ قەلەقی فۆبیا خەمۆکی سادە واسواسی سوک هەموو ئەمان هەر بۆ چاکە بێت پێویست ناکە دەرمانی بۆ بنووسی بۆیە ئەمەشمان باش بۆ لە کوردستان ئێستا مەسەلەن کۆلێژی تایبەتمان هەیە بە ئەو کەسانی کە ئەبنە چارەسەرکاری دەرونی ئەوانە کە کۆلێژ دەروناسیەکانیان تاوکریا کۆمەڵناسی دەوراتە خوێن یاچن لە بڕوانامەی بەرزترە هێنن لە بواری چارەسەری دەرونی ئەمەش بەرەو پێشەوە چۆ پاشە پسپۆڕی دەرونی یعنی تاوەکو 20 ساڵ لەمەوە پێش دوو پزیشکی دەرونی هەبووە لە سلێمانیە بە تایبەتگەستە من حساب بکەین لە کوردستانە هەمووی سیان 4 هەبووە لە هەفتاکانە یەک دوانێکە بووە ئێستا بە نزیکەی 50 پسپۆڕی دەرونی لە کوردستانە هەیە کە هەموو پزیشکی پسپۆڕی دەرونین و دکتۆرا بۆردیان هەیە کە ئەتوان چارەسەر پێشکەشکەن یعنی هەلەکان زۆر باش بۆ خەڵک بۆی ئەگەر بزانێ من بە حاڵە چارەسەری یەکەم یان ناتوانە سوود لە مەرگری ئەتوانم بچێتە پزیشکی باشترە باس لە دەرمانی دەرونی کرا و دەرمانانە چین ئێستا زۆر کەس تەنها دەرمان وا دەزانێت بەس بۆ جەستەی دەبێت ئاخود دەرمان هەیە کە بۆ دەرونیش چارەسەر بکرێ بەڵێ خۆی ئەوە کێشەیە کە سۆجار دەرمان هەیە نەخۆش دەرونی بەکاری بێنە بەڵێ
ئێمە زۆر جۆر دەرمانمان هەیە بەکاری هێنی دەرمانەکان کارەکەن لەسەر بیرکردنەوەی مێشکی دەروون و مەزاجی ئینسان کارەکەن لەسەر شوێنەکە پێوترێت دەمارە گوێزەرەوەکان کە ئەم دەمارە گوێزەرەوانە بکۆمەڵ دەمارە گوێزەرەوانە کە کۆنتترۆلی ئێمە بچۆن بیرەکەین ینی زۆر چۆن دەرمان بەکار مرۆڤ چۆن بیرەکاتەوە پێویستی هەیە بە کیمیایی مێشکی ئێمەوانێ بە دەمارە گوێزەرەوەکانمە بۆ بەشانەی کە لە مێشکمان کۆنتترۆلمانەکە ئەمانە کۆنتترۆلی ئێماکەن بۆیە هەر ئەوانش کە تێگەچن بیرکردنەوەمان تێگەچێت ئەوانە کە تێگەچن مەزاجمان تێگەچێت ئەوانە کە تێگەچن توانای بەرگەگرتن و کۆنتترۆلکردنی هەڵپەمان تێگەچێت ئێمە دەرمانەکان بۆ جۆرە بەکارهێنین جۆری زۆرمان هەیە 5 گروپی سەرەکیمانە هەر گروپێک لەوانە 10 گروپی تری هەبێ هەمانە دوانە هەیە دەی هەیە و زیاتر لە چەندین جۆر دەرمانمان هەیە ئیتر مەسن هەیە بۆ خەمۆکی بۆ قەلەقی بۆ واسواسی بەکارێ هەمانە بۆ نەخۆشیێک توندەکانی وەکو شیزۆفرینیا و دوو جەمسەری و ئەو نەخۆشیانەی کە ڕەفتارین و کۆنتترۆلی ناکرێت هەمانە بۆوانە کۆنتترۆلکردنی مەزاجە هەشمانە بۆ قەلەقی و لە ڕاوکێ لابە مەسەن بۆ نەخۆشی ترمان هەیە لە مناڵانە هەندێک دەرمان هەیە بەکارە هەندێک بە هەندێک نەخۆشی مناڵ وەکو جوڵە زۆری کەم تەرکیز هەندێکمان هەیە لە گەورە و بە تەمەنا بۆ نمونە بۆ خەڵەفان و لە بیرچوونەوە بەکارهێنرێت بەڵام دەرمانی ترسیش بەکارهێنرێت بەپێی جۆرەکانی جۆری جۆرا و جۆر و شکلی شێوازی هەیە بەپێی جۆرەکەشی کاریگەریەکەی گۆڕێ بۆ منە حەپمانەیە بیدری بە نەخۆش لەوانەیە مەسەن خەولێ خەرەوە ئەی خەوێنێت و کەسەکە لەوانە جێژ ببێ بە ڕۆژ شاپی هەشمانە بە ڕۆژا پێری بە پێچوانە جێژیەکانە خۆلیەکە بەپی جۆری کەسەکە مەسەرەن تۆ خۆ دەرمان مارکەم و کەسەکەک جۆر نادرێت ئەم جۆر نەخۆم نەخۆشان دەرمانێکی پێدرێت ئەمیان بەپی بڕیاری پزیشکەکەی کە بۆی دیارریەکە وەپی جۆری نەخۆشیەکەی تەنانەت بەپی تەمەنەکەی تەنانەت بەپی ڕەگەزەکەی بەپی بوونی نەخۆشی جۆری تر بەپی توندی حاڵەتەکەی جۆری دەرمانەکانە گۆڕێ بەڵام هەندێک نەخۆشیمان هەیە ئێمە لە سەرەتەوە قەتەنە نابین بۆ چارەسەر بە دەرمان چارەسەر ڕێنمای پێدەی ئینێری بۆ چارەسەر بە گفتوگۆ ئەمانەی بۆکی ئەگەر بەوانە باش نەبوو ئەنجای خێتە سەر دەرمان هەندێک نەخۆشی بە پێچوانەوە هەندێک نەخۆشیمانەیە یەکەم شت پەنا بۆ دەرمانە بین چونکە ئەگەر زانین ئەگەر دەرمانی پێ نەدەین شڵەشانە دەروونەکەی هێندە توندە کە ناتوانێت کۆنتترۆل بکرێت بۆ یەکسە دەرمان بخۆ کاکتۆر هەندێک مرۆڤمان لە ناو کۆمەڵگار لە دەوروبەری خۆمانە لە ڕووی ڕۆشنبیری و ئاستێکی بەرزیانەیە بەڵام وەک ئاماژەت پێکرد بۆ نمونە کاتێکە شتێک گێتە پێشەوە تووڕە دەبێ نیشانەکانی تیا دەرەکەون ئایا من چۆن قەنەعەت بەم کەسە ڕۆشنبیرە بکەم کە خوێنەرە لە من باشتر قسە زانێ فەلسەفەی باشی لەبەرە چۆن قەنەعەتی پێ بکەم کاکە تۆ جۆرە لە جۆرەکان نەخۆشی دەرونی تێ سەردانی پزیشکی پسپۆڕ بکەیان چۆن بتوانم بە قسە تێگەێنمەوە کاماژت پێکرد سەرەتا دەبێت بە هەندێک ڕفتار و قسە تێگەێنی ئەو کاتە پەنا بۆ دەرمان ببێ چۆنم کەسە کە ئاستێکی ڕۆشنبیری بەرزی هەیە قەنەعەتی پێ بکەی کە تۆ نەخۆشی دەرونی تەیە خۆی ئێمە نەخۆشی دەرونی شێک لەو کێشانەی هەمانە لەگەڵی هەندێک نەخۆشی دەرونیمان هەیە بەتایبەت شیزۆفرینیا و شڵەژانێکمانە پێ شڵەژانی دوو جەمسەری لە جۆری شادبوون یان مانیای هەیە ئەم دوو جۆرە و هەندێک جاریش واسواسی و هەندێک جۆری نەخۆشی شڵەژانی خۆراکیمان هەیە نەکەم خۆری دەماری ئەوانە ئەمانە شتێکی پێوترێ خودبینی نەخۆشییان نییە یعنی هەز ناکە کە نەخۆشە خۆی لە لای خۆی پێی وایە کەسێکی تەبیعی و ئاساییە خۆی بە نەخۆش نابینێ بەڕاستی ئەمانە کێشەی گەورە دروستەکەن بۆ خۆشیان و بۆ چواردەوریشیان و ڕەفتارەکانیشان کە هەنە بەشیشان کاریگەریە کاتە سەر کەسانی چواردەوریان نەک تەنها خۆیان ئەو جەنابە داماشەپێکی ئەم لەم گروپە ئەکەوێتەوانێ و ئەمانە زۆر جارێمە زۆر خانەوادە هەیە چەند خانەوادە هەیە پەیوەندیەکە من نەخۆشەکەم نایەت خۆی بە نەخۆش نازانێ گاڵتەی پێدە ئێمە بشێت و بەنان تاوازانێت جاوی خۆی بە نەخۆش بزانێ ئەمانە زۆرن لە کۆمەلگای بەڕاستی ئێمە زۆر جار هەمانە حاڵەتمان هەیە کیسەیە ئەوەی کە تۆ باسەکەی لەوەش خراپترە بەڵام بە گفتوگۆچونە بە قەنەعەتەکە بە شێوازە لە شێوازەکان کە پێڵی جاری واشە ترسەیە بەڕاستی بۆ خۆیان بەشێک لەوانە هەر خۆیان گومانیان هەیە بۆ نمونە لە شیزۆفرینیا گومانی هەیە تۆ ژار خواردوویکەی ئەبێ تۆ دڵنەواییکەی دڵنیایی پێ بدەی کە ئەمە دەرمانە بۆ ئەوە نییە هەندێک هەیە قەنەعەتەکە خۆی ینی بەڕاستی هەمانە خودبینیشی نییە زۆر خراپە دایانێکی گفتوگوی لە کڵکاکەمە دەرمانەکە بەدڵ بوو بیخۆ بەدڵ نەبوو مەیخۆ یعنی زۆر جار بەوە هەندێکیان هەیە ئەوەنجە دەبێتم حاڵەتانە دەرمانی کەمتر بنووسی و ئەوانەی کە زۆر مەسەن بۆ شێوەیەمە دەرمانی جاریوە دەرزیان بۆ بەکارهێنین بۆی کە جارێ دەرزەکە لە دوو هەفتەیەک لە ناو جسمیان ئامێنێتەوە کاریگەری ڕۆژانە دەرەکەیان هەر ڕۆژە و جوڕەیەک بەڕەڵاکە دەستمی ئەمانت بۆیان بەکارێنی بۆی کە ئەزانین چونکە باوەڕی بەخۆی بۆ لێ نەخۆش دەرمانەکە خۆم بەسەر چاڕاتە ماڵەوە خاتە سەتلی خۆڵەوە جوابی کەس ناداتەوە نایخوا ئەمانە باشترە لە تاق بتوانین لەسەر خۆبی هادیبی بە قسەی خۆش وەکمە زۆر جار بۆ کەسانەکە پێوەڵانم بڕۆ بە کەسە کە ڕێزی لە یەکرێ کەسێکە لە خۆی گەورەترە کەسێک کازانە متمانەی پێ ئەوانش کە تۆ باسیەکەی کەسێکێک کە لە سەر خۆیانە بتوان قەنەعەتیان پێ بکەن و بەشێک لەوانەش قەنەعەتیان پێکراوە بە خۆشی بێ
باشترە بەڵام هەندێک جارە مەلەکتی بزانین بەخۆشی بوو باشە بەخۆشی نەبوو بە قسەی خۆشنەوە مەجبوری بە ناخۆشی بیکەین ئەو کاتەمانە بەڕاستی پێویستە کە سوکار و خانەوادە لێرە ڕۆڵی ئێمە کۆمەلگایەکی کۆمەڵایەتی ینی لە وڵاتانی تر بۆ نمونە لە بەریتانیا یاسا هەیە مادەیەکەیە بۆ ڕێخستنی چارەسەری دەرونی و دەروون پزیشکی خۆی مادەیەکی تیا ئەگەر کەسێک گوا بوو پێویست ناکە کە سوکاج خۆی لەسەر جادەی هێنا عیلاجەکە ئیباتەوە بۆ شوێنی خۆی لای ئێمە خێزان ڕۆڵی گەورەی هەیە بۆیە خێزانەکە بێ ئەگەر زانکاری کردوتە سەر ژیانی خۆی سەر خێزانەکە سەر پیشەکەی باشترە بەشت بە زۆر بێ بە شێوازێک بێ کە کەسێکە لە خۆی گەورەتر و باڵاتر گوێی لێ ئەگرێ بە قسەیەکە بە قسەی خۆش بێنتە لای پزیشکەکە زۆر جار لای ئێمە لەوە چ قەناعەت باشترکە کە زانێت تۆ نەئیناسی نەپەیوەندیت بە دۆخەکەیەوە هەیە و بۆی شەرحەکەی کەمێک ورتر تێگات و ئاسانتر لەوە تێگە یێتە سەر چارەسە ئەگەر ئەم ڕێگایش هەر ڕۆڵی نەبوو نەشاتە لای پزیشک واتە هەندێک جار مەجبوری بە زۆر بەڕاستی داخلی بکە لە سنتەرێکی دەرونی لە نەخۆشخانەیەکی دەرونی یان بە زۆر خانەوادەکەی لە ڕێی پۆلیس و بێن بۆ لای چارەسەر تاوەکو دەرمان وەرگرێت ئەوش لە بەرژەوەندی خۆیان نەک لە بەرژەوەندی ئێمە هەرچەندە ئەمانە هەموو یاسای هەیە لە کوردستانیش ئەمە یاسای نەخۆشانی دەرونیمان هەیە کە کەس نەی بیست و کەسیش باسی ناکە یاسایەکمان هەیە زۆر جار بەڕاستی یاساکەم هەوڵدەین جێبەجێکن بە زۆر جار وای لێ دێ کەسەکە مەسەلەن ئەوەندە تون دەبێ خانەوادەکەی ناهێڵن مەسەن تۆش جێبەجێکی بەڵام یاسامان هەیە بەپێی یاسا چۆن داخڵک لە نەخۆشخانە لیژنەی بینێ دوای لیژنەکە دوای چەندێک مودەیەکی تر بیبینێتەوە دەری بکە لەبەرەوە ئێمە بۆ ئەم جۆرە لە نەخۆش بەم شێوە زۆر ستایلا ئاڕۆین بەڵام هەر توندەکانە بەس تەنها جۆری شیزۆفرینیای گوماناویە کە زۆر جار نایە چارەسەر وەرگرێ ئەوش لە نەوبەکانی سەرەتا لەگەڵ مانیایە ئەوان ئەگەر جوای ڕاهات خۆی زانی نەخۆشە هەروی تۆ باسێکی دایان کەسی هەر بۆ حاڵەوەیە و هەر بە هەماشۆ ڕۆشنبیر و مستەقف و هۆشیاریشە ئێستا خۆی بەپێی خۆی دێ داوای چارەسەرەکە گرفتی دەروی نەخۆشی دەنی پەیوەندی بەوە نییە من بڕوانامەم هەیە من خوێنەوارم من کەسێکی مەسەلەن پارەم هەیە من ساماندارم فەقیرم هەژارم هەموو مرۆڤێک ئامادە باشە تووشی ببێ لە پزیشک بێ جا دەرونی بێ هەر پزیشکی تر بێ احتمالە تووشی نەخۆشی دەرونی بێ چونکە ئەمانە هەمویان پەیوەندی نیە بەوە کە متێشن پەیوەندی هەیە بە دەرونی ئینسان و بە نەخۆشیەوە چۆن من ئامادە باشم تووشی کۆرۆنا بم ئامادە باشم تووشی نەخۆشی دەرونی بم مامۆستای زانکۆیە پیاوی ئاینی و مەلایە کەسێکی خوێنەوارە کەسێکی نەخوێنەوارە دەوڵەمەنە هەژارە فەقیرە هەموو ئەمانە تووشە بن زۆر جاڵ دۆر خۆ من وڵی لە هیچم کەم نیە شەهادەیە هەمە ئیشە هەمە پارەیە هەمە نازانم کێشەم لێ لە ماڵەوە گەر خێزان و ماڵمە باشم یە تووشی نەخۆشی گرفتێ بۆ چونکە ئێمە مرۆڤ دەرونی مرۆڤ زادەی ئێستا نییە من ئیمناڵیشم لەگەڵە ینی من مناڵیشم چۆن بارهێنراوم لەگەڵ ما گەورە بووە لەوانەیە ڕۆژێک ڕۆژان ئەو زەبرانی لە مناڵیە تووشم بووە نوێ ببنەوە لە لای من کە نوێ بێتوانە تووشی شڵەژانی دەرونیم کە لە ئێستاە زۆر باش زۆر سپاس بۆ ڕێز دکتۆر جعفەر عومەر سپۆری دەرونی زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرفر دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شيء في الربي الو الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي ركلامكاني ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر باريكي زور منينه ايتر ركلامو يكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شافوا يا ايتو يا سنة جيرابوي ربابا وركلام بو بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی
لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە بینەرانی عزیز دیارە چەند ڕۆژێک بەسەر خۆپشاندان و ناڕزایەکاندا تێدەپەڕێت کە دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆمەڵێک لە زانایان یانی بەتایبەتی لە شاری هەولێر پشتیوانی خۆیان بۆ ناڕزایی و خۆپشاندان و داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە شار و شارچەکانە دەردەبڕن کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەڵوێستی خۆیان نیشان دەدەن دەچینە هەولێر و کۆنگرە ڕۆژنامەوانیەکەتان بۆ دەگوازینەوە. ئەگەر جەنابی
سەربێ مامۆستا بچێت. صح. بسم الله الرحمن الرحيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. چەند پەیامێک ئاراستە دەکەین. پەیامی یەکەم بۆ دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم هەرێمە. ئێمە دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە لە ئێستا و ڕابردوو بە بەرپرسیار دەزانین لە هەموو ئەو نەهامەتی و قەیران و نادادی و برسیکردنی خەڵک و بڕینی موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە وە سپاردنی قەیران بە قەیران تا گەیشتین بەم دۆخە سەختە. لە ئەگەری چارەسەر نەکردن و بەدەمەوە نەهاتنی خەڵک و بە زووترین کات ئەوە دۆخەکە لەدەست دەردەچێت. پەیامی دووەم بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان لەژێر ڕۆشنایی ئایەتی لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم وكان الله سميعا عليما. پشگیری و پشتیوانی خۆمان بۆ تەواوی داواڕەواکانی هاوڵاتیان و خۆپیشاندەران دەردەبڕین چونکە لە بەرامبەر زوڵم و زۆرداری دەسەڵات سەبر و ئارامی خەڵک گەیشتووەتە بنبەست. پەیامی سێەم بۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کوردستان لەژێر ڕۆشنایی ئایەتی من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا وآيتي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. چونکە ئێمە ڕۆڵەی ئەم میلەتەن بۆیە ناکرێ و نابێ دەستان سوور بێ بە خوێنی ئەرکی ئێوە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی شاری کۆیە ڕای دەگەێنین هەرچی زووە موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە بەبێ دواکەوتن و لێبڕین دابەش بکرێت. دووەم هەرچی ئەو هێزە ئەمنیانەی هێنراونەتە ناو شار و شارۆچکەکان کە بوونەتە مایەی ترس و نیگەرانی هاوڵاتیان بە زووترین کات بچنەوە شوێنی خۆیان. سێەم هەرچی زووە ڕێگە بدرێت بە خۆپیشاندانی مەدەنی و ئاشتیانە لەسەر جەم شار و شارۆچکەکانی ئەم هەرێمە بەسەر پەرشتی زانایان و مامۆستایان و خەمخۆرانی ئەم هەرێمە. چوارەم بە زووترین کات سەرجەم دەستگیر کراوانی خۆپیشاندانەکان ئازاد بکرێن بەبێ هیچ مەرجێک. پێنجەم هەرچی زووە تەقەکەران و بکوژانی خۆپیشاندەران بە پێی شەرع و یاسا تۆڵەیان لێ بسێندرێتەوە. پەیامی مامۆستایانی ئاینی شاری کۆیە 12/12/2020 والسلام عليكم ورحمة الله وبركاته. وەڵارستان ئەوە بەشێک بوو لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەشێک لە مامۆستایانی ئاینی کە پێم وایە لە کۆتایی دوتی مامۆستایانی کۆی کە ئەوانیش باس لەوە دەکەن کە ناڕازین بەرامبەر ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و داوای دەستگیرکردنی سەرجەم ئەوانە دەکەن کە تەقیان لە خۆپیشاندەران و ئەوانەی کە دەستیان سوورە بە خوێنی خۆپیشاندەران گرتووە داوای باشترکردنی ژیانی هاوڵاتیان دەکەن و هەموو بەرپرسایەتیەک دەخەنە سەر ئەستۆی حکوومەت هەرێمی کوردستان.
بەڵازان بۆ زانیاری زیاتر لەسەر شار و شارشەکانی هەرێمی کوردستان دەچمەوە قەزای شارە زوور بۆ لای پەیامبەر وشیار محەممەد وشیار سڵای خوا لێبێت و ئین زانیاریەکانی شارە زوور چین؟ زمانی پەیام سەرەتاکانی قەزای شارە زوور بە تایبەتی کە شەوی ڕابردوو وازاو لە یەکێک لە دەکانی قەزای شارە زوور ئەویش بەڕووبوونەوەی چەکداری بوو بۆ سەرێکی گونجینانی یەکێک دەکانی قەزای شارە زوورەوەی کە لە ماوەی ڕابردوودا یەک لە گرفتەکانی گونجیکانی بەردینەوە جەرداسنە بوونی زەوی کوشت و کاڵی لە ماوەی ڕابردوودا تەنانەت پارێزگاری هەمان دیوارمە یەکە ئیدارەکانی زوری هەوڵیان داوە کە ئەم دوو گوندەدا چارەسەر بۆی ئەوەی کە گوندان پێنانان بۆ دیارەکانی دی بکەن تا ئێستا ئەو بەردەوامەوە لە ماوەی ڕابردوو یەکدادان هەبووە ڕابردوو جەرداسنە کە خۆی دانیشتووی قەزای سوورە چووەتە سەر تەرتیب براکەی و زەویەکەی بووە کە لە ئێستادا دەبینن کاڵێ من دەیوەستاوم و گوندەکەش دایە دوای لە پەیوەندیم بەلایەنی ئەوە کرد یا لایەنی تا بە ئەوە ئامادە قەزای شارە زوور ئامادە بکەن و کیانە بێ پەیوەندی بە وتەبێت پۆلیسی سلێمانیەوە بکەیت سەرکەوت ئەحمەد پەیوەندی سەرکەوت ئەحمەد باس دەکەن کە ئەو ئەڵێن ڕووداوێکی لەو شێوەی بکەیتوە بۆ ئاگای ڕووداوی نیەمە دوای ئەوە تێکرد وشیار بەداخەوە دیارە سەوتت خراپ دەگاتە لای ئێمە بۆیە ئەگەر گرفتی سەوتت چاکەی دوایی دێنەوە لای جەنابەت بۆیە زۆر سپاس دەکەین کە زانیاریەکانت بۆ گواستینەوە بۆیە بەداخەوە سەوتت باش نەبووە نەمان دەزانی لەوەی کە لە سەوتەکەتا چیە دەچینە سۆران دیارە لە ناوچەی سۆران و بەتایبەتی لە قەزای چۆمان ماوەی چەند ڕۆژێکە چەند گەنجێک دەستگیر کراون وە کە سوکاریان تەواو نیگەرانن هەرچەندە بڕیار بوو کە باپی بەڵێنی لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ ئەو گەنجانە ئازاد بکرێن بۆیە بۆ زانیاری زیاتر لەسەر بارودۆخی سۆران و قەزای چۆمان و بەتایبەتی ئازادبوون و دەستگیرکردنی ئەو گەنجانە بزانین بەکوێ گەشتووە کە سوکاریان چیاڵێن دەچینە لای پەیامبەرمان ئازاد ئومەراوی ئازاد سڵاوی خوا لێ بێ زانیاریەکان بەگشتی چین و بەتایبەتی چارەنووسی ئەو گەنجانە چی بەسەرات کە بڕیار بوو بە پێی بەڵێنی لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ ئازاد بکرێن. بەڵێ کاکجەلا سڵاوەتۆ لە بینەرانی بەڕێز بێتم دیارە لە 8 مانگەوە ژمارەیە گەنجی ناحیەی قەسرە لە دەڤەری باڵەقایەتی بەهۆی ئەوەی هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان گربوونەوەیان ئەنجامدا بوو لە ناحیەکە لە بەرامبەر ئەو دۆخە نەخوازراوە خراپەدارایی کەوا لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەگوزارێتن ئەوانیش ویستیانە شان بە شانی شارەکانی تری هەرێمی کوردستان گربوونەوە خۆپیشاندان ئەنجام بدەن بەڵام دوای ئەوەی کەوا گربوونەوەیان لەسەر شەقامەکانی ناحیەی قەسرە ئەنجامدا بوو دەگەنجی هەرزەکار کەوا تەمەنیان ناگاتە 8 ساڵ لە 8 مانگەوە تاوەکو ئێستا لەلایەن ئاسایشەوە دەست بەسەر کراون و دەستگیر کراون دیارە هەوڵی زۆر دراوە بۆ ئازادکردنیان بەڵام تاوەکو ئەمڕۆژ کە ئێستا من قسەی تێدا ئەکەم ئازاد نەکراون سەرڕای ئەمەش دوو گەنجی تر بە پێی و زانیاریانەی دەسێمە کەوتون لە قەزای چۆمان لەوێش بە هەمان شێوەکەوە بیانووی ئەنجامدانی و خۆپیشاندان دەستگیر کراون هەروەها دوێنێ ڕۆژنامەنووسێکی تر لە قەزای چۆمان کەوا هەم ڕۆژنامەنووسە هەروەها ئەندامی ستافی ناوەندی کەلتوری چۆمانە بەرپرسی ناوەندی کەلتوری چۆمان بە ئێمەی ڕاگەیاندکەوە ئەو ئەندامەیان لەسەر نووسینی تەنها کۆمنتێک دەستگیر کراوە تاوەکو ئێستا ئەویش لە زینداندایەوە ئازاد نەکراوە دیارە شەوی ڕابردوو چالاکوانانی دەڤەری باڵەکایەتی بەیاننامەیەکیان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە لە بەیاننامەکەیاندا هاتووە تاوەکو کاتژمێر 3 ئەمڕۆ چاوەڕوانی حکوومەتەکەن کەوە ئەو بڵێن هاوڵاتیانەی دەڤەری باڵەکایەتی ئازاد بکەن بە پێچەوانەوە ئەوان ڕێکارە مەدەنیەکانیان دەگرنە بەر لە دەڤەری باڵەکایەتی دیارە چەند ڕۆژێک پێش ئێستاش بەرپرسی ماڤی مرۆڤ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاماژەی بەوەدا کەوا گەنجانی ناحیەی قەسرێ ئازاد کراون بەڵام زانیاریەکانی
بەرپرسی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان هەڵابوون تاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەکی دەڤەری باڵەکایەتی کەوا لەسەر ئەنجامدانی خۆپیشاندان دەستگیرکراون تاوەکو ئێستا ئازاد نەکراون و لە زینداندا. زۆر باشە ئازاد تا ئێستا کەسوکاریان دەزانن لە کوێن ئایا لە چه زیندانێکن لە چۆمان لە سواران یا براونەتە هەولێر لە کوێن وە کەسوکاریان ئەم مناڵانە مێر منداڵانەی بینی و بیانی ویانە لە ناو سژنا؟ کاک جەلال بەپێی ئەو زانیاریانەی کەوا دەست ئێمە کەوتون لە کەسوکاری جیراوانی دەڤەری باڵەکایەتی ئەوە ناماجیان بەوەدا کەوا سەرەتا لەلایەن ئاسایشی ناحیە قەسرێ هەروەها قەزای چۆمانەوە ئەوانەی لە چۆمان جیراون دەست بەسەر کراون دواتر ڕەوانەی قەزای سۆران کراون لە ئاسایشی سۆران بەڵام تاوەکو ئێستا بەپێی ئەو زانیاریانەی کەوا ئێمە لە کەسوکاری ئەوان هەمانە تاوەکو ئێستا ڕۆڵەکانی خۆیان نەبینەوە و بە دەقیقی نازانن لە سۆران ماون یاخود هەڕەشەی خۆپیشاندانیان کرد کەسوکاریان بەکوێ گەیشتن؟ ئەوان شەوی ڕابردوو لە بەیاننامەیەکدا چالاکوانانی باڵەکایەتی هەڕەشەی خۆپیشاندانیان کرد وە کەسوکاری جیراوەکان دوا مۆڵەتیان کاتژمێر سێی دوانی وەڕۆی ئەمڕۆ داناوە ئەگەر بێت و ئازاد نەکرێن ئەوە لە دەڤەری باڵەکایەتی چالاکوانان وە کەسوکاری جیراوان خۆپیشاندان ئەنجام دەدەن. زۆر سپاس بۆ پامێرمان ئازاد و مەراوی لە سۆرانەوە لەگەڵماناوی زۆر سپاس بۆ زانیاریەکان. ئازدان و خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە بزانین ئیسلام چۆن دەڕوانێتە کۆیلایەتی لە ڕابردوودا دیارە کۆیلایەتی ئەوەی کە دێتە بەرچاومان کەسێک کە دەگیرا بە کۆیلە یاخود بە بڕەپارێک دەکڕا و ئیدی زیاتر ئیشی پێدەکرات بەڵام بابزانین ئەمڕۆ چەند جۆر کۆیلایەتیمانێ وایانی ئیسلام چۆن تێڕوانینێکی هەیە بۆ کۆیلایەتی هەم لە سەردەمی ڕابردوو وە لە سەردەمی ئێستادا کە بەداخەوە هەندێک بوونەتە کۆیلەی پارە هەندێک بوونەتە کۆیلەی شەخص و هەندێکیش بوونەتە کۆیلەی حزب بۆیە ئەم تەوەرەمان لە هەولێرە لای هاوکارمان ئەمیران ئەمیر و میوانێکی تایبەتی هەیە کە ویش بە ڕێز مامۆستا نادرکانی کوردەیە دەچینە لای هاوکارمان ئەمیران سڵاوی خوا لەبێت سڵاو لە خۆت و لە میوانەکەشت بێ فەرموو لەگەڵ میوانەکەت درێژە بە تەوەری دووەمی پەیامی ڕۆژ بدە. وڵە کاک جەلال سڵاو لە تۆ و کاک دانیار سڵاو لە ئێوە بێ خۆشحاڵین کە جارێکی تر لە شاری هەولێر لە بەرنامەی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتێوە عەزیز و خۆشەویست هەروەکو هاوکارانم باسییان کرد کۆیلایەتی ناوێکە هەر لە سەردەمی کۆنەوە هەبووە بەڵامەوەی کە جێگەی سەر سوڕمانە کۆیلایەتی بەردەوام لە گۆڕاندایە جاران کۆیلایەتی عەبد و شەخسەکان دەکرا و بە بڕەپارێگەم کۆیلانە کڕان و ئەوم بە کۆیلە و کارگوزاریان ئێستا کۆیلایەتی گۆڕاوە کۆیلاتی لە چوارچیوەی پیاوێک و شخصێ دەرچووە هەنێک کەس بوونە بە هەروەکو کاک جەلال ئاماژەی پێدا هەنێک کەس بوونە بە کۆیلەی پارە و هەنێکیانیش بوون بە کۆیلەی دەسەڵات و هەنێکیانیش بوون بە کۆیلەی حەزب و ئەشخاص بۆ ئەمڕۆ لە گەڵ مامۆستا نادر کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا نادر زۆر سپاس دەکەین و خۆشحاڵین کە لەگەڵمانی باسی کۆیلاتیەکەین زانی ئێستا کۆیلاتی لە ساڵی 2020 و خەریکە بێ بە 2021 کۆیلاتی بووە بەچی کە ئەم کۆیلایەت ئیسلام هات ئەم کۆیلایەتە لە ناوە بزانم کۆیلایەتە ماوە مامۆستا خۆشحاڵین کە لە ستۆدیۆکان لەگەڵمان بی زۆر بەخێر بێ بارەکەڵڵا دەستخۆشی لە جەنابیشت و لە کاک جەلال و برایانەش بە خزمەت داین مامۆستا زۆر سپاس دەکەم مامۆستا باسی کۆیلایەتیە کۆیلایەتی 1400 ساڵ بەر لە ئێستا ئیسلام ئیشی لەسەر کردەوە بۆی نەمێنێ کۆیلایەتی ئێستا ماوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه کۆیلایەتی دیارە لە پێش ئیسلام و چەند بە هەزارەها ساڵ هەیە کە بووە لە مستەلاحی فیقهی شەرعی ڕێق یان ڕەقەبە یان مەسەلە عەبد هەندێک زار غولام ئەوانشتیان مەولا شتی کۆمەڵی ناوی بۆ بەکار هاتووە ئەوەی کە جەنابەت دەڵی لە دێر زەمانەوە یعنی هەندێک لە زەنان باسیەوە دەکەن لەوەتی خوای گەورە دنیای دروست کردووە کەسانی هەبوون وەکو کوردای ئامیر و مەئموون سەید و عەبد گەورە و ئەوەی کە خزمەتی کردوون بەڵام دیارە لە زەمەنی کاتێک کە پێغەمبەر هات دینی ئیسلام هات لەناو قوڕەیشەکان زۆر باو بوو حتا تائیفە و هۆزێک غاڕی دەکرد و دەچوو کە ئەو تائیفەیان ئەو هۆزەی داگیر دەکرد تەبعاً ئافرەتەکانی دەکردنە سەبایە و هەروەها ئەوەکانیشی دەکرد پیاوەکانیان گەنجەکان بە زۆری لاوەکانی دەکردن بە عەبد وە کۆیلە جا دیارە ئەوە زۆر باو بوو یعنی هەموو ماڵێک هەبوو چەندەها عەبدی هەبوو ئافرەت هەبوو بە تەنیا هەیبوو پیا هەبوو بە تەنیا هەیبوو یان هەبوو لە ماڵێک چەند بوون ئەوەندە هەیان بوو دیارە جەنابەت باسی ئەوەت کرد کە ئیسلام هات تەبعاً
کۆمەڵێک کەفارەتی دانا مەسەلە کەفارەتی سوێن عتق و ڕەقەبە مەسەلە یان لە ئاەتی تر عتق و ڕەقەبەتی موئمینە باسی زیهار کابراکە بە خێزانی بڵێ تۆ وەکو دایکم وای مەسەلە ئەوە یەک لەوانی کە عەبدێک ئازاد دەکات کۆمەڵێک لەو شتانە کە قورئان باسی دەکات دەبێ ئەو کەسێک کە گوناهێکی کرد یان مەسەلە تەجاوزی سنوور و حەدەکانی خوای کرد یەک لەوانە ئازادکردنی عەبدێ بوو ئەوەش بۆ چ بوو بۆ ئامان چ بوو ینی لەم ئاەتانە بارەکەڵڵا ئامانچەوە بوو کە بەندە و کۆلێ زۆر بوو عەبد زۆر بوو دەچەوسانەوە زۆڵمیان لێ دەکرا تەنانەت مەسەلە زۆر جاران یعنی حەقی مافی قسەکردنیان نەبوو خواردنی تکڕم کە دەمایەوە لە بەرخۆیان دەیاندایە نەک ینی حتا خواردنیان زیاد بوو جێی نووسنیان زیاد بوو حتا هەندێک جار ئەگەر خەڵکێکی بهاتە لە یانیان کەسێکیان لەو کۆیلانە قسەی بکردا بزنوشیان دەکرد بزنوک ئەوەی کە دەخرێتە دەمی تکڕم کار و جیس کوشتیا بۆی داژی نەمژێ دارێکە و بەنەیش پێوەیە ئەوهان لێ دەکرد دەیوە بۆی قسە نەکە قسەی بۆ نییە ینی هیچ مافێکی نەبوو هیچ مافێکی نەبوو باش ئیسلام هات چ گۆڕانکاریێکی ئیسلام هادێک لەوانەی کە داینە مەسەلا ئەو کەفارەتانە بوو ئەمجا ئاەتی قورئان کە باسی ئازادکردنی عەبد دەکات هەندێک جار عتق و ڕەقەبەتی موئمینە ئیماندار چکە ئەوانی شەر عەبد و کۆیلیان هەبوو دواوە ئیسلام کە هات یعنی وەکو چارەسەرێک ئەوانەی دانا کەفارەتەکان فیدێکان جا هاندانی قورئان فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کەسێک ئەوەندە عەبدە ئازاد بکە دەچێتە بەهەشت ڕەفیقی پێغەمبەر دەبێت صلی الله علیه وسلم یان هەر کەسی ئەو زیکرە بکە وەکو ئەوەندە کۆیلەی ئازاد کردێ ئەمە هەمووی هاندانێک بوو یعنی بۆ ئەوەی کەوا کۆیلە نەمێنێ لەگەڵ ئەوەش کە هەر ماوە هەر ماش لەو سەردەمەشدا سەحابەشمان هەبوو ینی بەشێکی زۆری ماڵ و سامانەکەی خۆی بۆی تەرخان کرد کە کۆیلەکان ڕزگار کات وە تایبەت ئەوانەی ببوون بە موسڵمان ئەوان بە خۆیان دایمە سەحابەوە من خۆیان ڕازی بێ وەگەی نەبوون قسە بکەن و عەمەلیان نەبێ ئەوان قسەیان دەکرد عەمەلیان دەبوو ئینجا قسەیان دەکرد یان مەسەلە ئیبن مەسعود دەفەرمێ کە قورئاندا دەبەزی ئێمە کارمان پێ دەکرد جا لەبەرمان دەکرد لە ئاخر زەماندا کەسانێک کاری یعنی لەبەری دەکەن کاری پێ ناکەن يقيمون حروفه ويضيعون حدوده حدەکانی جێبەجێ ناکەن بەس حرفەکانی ئەو قیراءەتە و عیلمە ئەو وایە جا ئەوان کە دەیان کرد مەسەلە بە عەمەلی بەڵێ سەحابەش هەبووە ئیمام بەکر کە خەلیفەی ئیسلام و یەکەم خەلیفەی پێغەمبەر بۆ سەڵ سەلەم بەڵام ئەوان کە خەڵکیان هەندەدا کۆیلەکان ئازاد بکەن بۆ خۆیان دەیان کرد حتا زاری ئیمام بەکر کە ئیمام و خەلیفە بوو خوا لێ ڕازی بێ هەندێک کەسیان باسی ئەومان بکە عەبدەکان زۆرمان ئەزێت دەدەن بەشە و کارمان پێ دەکەن بە ڕۆژ ئەتۆ باسی ئەو کە ئازادیکردنی بەندەکان ئەوش ماوەشی زۆری پێچونجا باسی وتیان کە باسی کرد خەڵکەکە زۆر کۆیلەکانیان ئازاد کرد عەبدەکان دیارە چوونە لای سوپاسیان کردیان بەڵام بە درەنگ باست کرد فەرمی خۆم بەخۆم عەبدم نەبوو پارەشم بەدەستەوە تا پارەم پەیدا کرد عەبدم پێکردی بەخۆم ئازادم کرد بۆی خەڵک چاوم لێ ماشەڵڵا ماوەسا بەس ئەوەی کە جیاوازی کۆیلەکانی ئەو کات و ئێستاش دەتوانین بەشێکی بەوە ببەستینەوە کۆیلەکانی ئەو کات بیریانە کردەوە یعنی ئێمە گەورە سەحابەمان هەیە جاران کۆیلە بووە یعنی کۆیلەکانی ئەو کات کەواتە خاوەن بڕیاری خۆیان بوون و بیریان کردوتەوە و هەوڵیان بۆ گەیشتن بە ڕاستیەکان داوە بەخۆی ئەوان پێشەوەی کە ئیسلام بێ ئەو وەزعی کە باسمان کرد بەڵام کاتێک کە ئیسلامیش تازە بوو هەندێک شت مابوو مەسەرەوەتە ئەبوزەر خوا لێی ڕازی بێ بە بیلال دەفەرمێ یەبنە سەودا هەی کوڕی داگڕەشی بیلال کە عەبد بووە و ئازاد کراوە دواش بە بە موعەزین و وەزیری عەلامی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێ پێغەمبەر بانگ دەکا ئینەکە امرؤ فیکە جاهلیە توی ئەبوزەر هێشتا جاهلیت تێدا ماوە لا فضل لعربین على عجمین ئاخری حەدیسەکە کە زۆرە ئیلا بە تەقوایە بەڵێ ئێستا دەکرێ بڵین کۆیلایەتی لە فکریش دروست بووە یعنی ئەو کاتێک کابرام چینە کە غاڕی دەکرد یان دەسووە هەزومی دەکرد بۆ سەر هۆزێک پیاوەکانی یان گەنجەکانی دەکرد بە کۆیلە بەس ئەو بە ئیش و کاری پێ بکە ئێستا لە فکریش کۆیلە هەیە مەسەلەن لە فکردا وای لێ کردووە بەس ئەو بەڕاست بزانێ بەس حیزبەکەی ئەو بەڕاست بزانێ بەس شخصی ئەو بەڕاست بزانێ ئێستا زۆرەکە لە پەرستن یعنی کۆیلایەتی تەمەشا دەکەین لە فکر دروست بووە لە قەزای اقتصادیەکەی دروست بووە لە قەزای اجتیماعی کۆمەڵایەتەکەی دروست بووە یعنی ئەو کاتەی کە بە یەک مەبەست و یەک غەرەز بوو بەڵام ئێستا بۆ کۆمەڵێ ئەغرازە بۆ کۆمەڵێ مەبەستە یعنی دەبینی بەڵێ بەس مامۆستا کۆیلاتیە کاتێک لە فکر دروست بوو ئەو لە ئیسلامە چێتە دەرەوە تاوانە ئەگەر بێت و بوو بە شخص پەرستی بەخۆی ئێستا مامۆستا ئەگەر تۆ قسیمی بکەین دابەشی بکەین کۆیلایەتی زۆرە کۆیلەی شخص هەیە کۆیلەی بنەماڵە هەیە کۆیلەی سەرکردە هەیە تەنانەت کۆیلەی ئافرەت هەیە
ینی بڕۆ هەندێک زار شتیوا دەخوێنەوە کەسێکە عاشقی ئافرەتێکە دەڵێ من دەتپەرستم ئێوە خۆی کرد بە کۆیلە پێغەمبەری خوا دەفەرمێت تعیسە عەبد الدینار تعیسە عەبد الدیرهم قەتیفە پێغەمبەری خوا دەفەرمێ یعنی بەهیلاک سوە یعنی کەمە کەس عەبدی دینار عەبدی درهم عەبدی شمەک و کەلوپەل ئێستا عەبدانش پەیدا بوو عەبدایەتی ئێستا طبعا بەو کۆلایەتیە کە ئێستا ڕەخنە و نەقد لە عەبدایەتی قەدیم دەگرن بەڵام میوان زۆریان لە ئێستا باشتر بووە لە ڕاگەیاندەکان بزانە باسی کۆلایەتی دەکەن وانە بەڵام کۆلایەتی ئەوان یعنی ئێستا کابرا بەموو ناتوانێت لە قسەی سەرکردەکەی لا بدا یان ناتوانێت ڕەئیەکی هەبێ وەکو تووتێک تکڕم ئەوان چی بڵێن چی پێ بگوتێ ئەوە دەڵێتەوە لە فکردا بۆی دروست کردووە ینی وەکو دەڵێ القول ما قاله الحجاج إلا ئەو دێرێ خۆ فیرعونیش وای دەگوت ما أريكم إلا ما أرى بس ئەوی من یان ما علمت لكم من إله غيري من خواهش کەتان نییە کۆلایەتی ئێستا بەڕاستی ترسناکترە ئەو کاتێ ئازادکردن هەبوو ئێستا ئازادکردنیش نییە دەبێ ئەو کابرای بمرێ ئێستا کەسەکە خۆی پێکۆی لە نییە کەسەکە خۆی پێکۆی لە نییە ممکنە خۆشی پێحەق بێ ممکنە بڵێ ڕێبازەکە منیش ڕاستە باشە مامۆسایانی دەتوانین بڵین جیاوازی ئەو کات کۆیلەکان بەشێکیانێنی بەشی زۆریان ئەو کەسانی کە کۆیلە بوون بەهۆی هەژاری و نەداریەوە ببوون بە کۆیلە بەڵام ئێستا هەمانە بڕوانامەی دکتۆرای هەیە و هاوکات سەرمایەداریشە و کۆیلە بێ ئەمەشمان هەیە بەڵێ هەمانە کە تاجیرە بچینە بازرگان لەگە ڕێزمان بۆ چاکەکانیان بۆتە کۆیلەی ماڵەکەی بزانە قورئان چ دەفەرمێ فويل للمشركين الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون خواهي گەورە بە مشریکی نابردون ئەوانەی کە باوەڕیان بەخوانی زکات نادەن زاری وایە وتحبون المال حبا جما ماڵەکەی ئەو بۆتە عەبدی ماڵەکەی يحسب أن ماله أخلده جمع ماله وعدده دەی کۆی دەکاتەوە ڕۆژی چەند جار بچێت بیژمێرێ ئیحسای بکە وا دەزانێت بڵێن ئەو ماڵە خولودی دەکانی دەیهێرێتەوە بەڵێ ئێستا ئەوەی کە جەنابەت فەرمووی کە بۆتە کۆیلایەتێکی زۆر مشیرە بە شەهادە نییە بۆ ئیمامی عومەر فەرمی متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا تاکو کەی خەرچی دەکەن بە کۆیلە لە کاتێک بە ئازادی لەدایک بووە هەموو کەس کە لەدایک دەبێت بە ئازادی لەدایک دەبێت ئەوەی کە جەنابەت فەرمی بەڵێ مشیرە ئەسحاب شەهادە بێ زۆر شەهادەی بەرزی هەیە هەر پلەی بەرزی هەیە ممکنە مەنسەبی گەورەشی هەبێ یعنی لەناو دەسەڵات و لەناو ئەحزاب و لەناو حتا حکوومەتیش بەڵام بەموو ناتوانێت دەربچێ لە فکری داگیر کردووە لە ماڵ و اقتصاددا داگیری کردووە لەلایەن ئیجتیماعی حتا لایەنە سلوکی و ئەخلاقی کەشی یعنی بەخۆی حەقەت دەزانێت کەوانیە بەڵام یان ئەوەکو دەڵێن تکڕم خۆی لە جێری دەدا یان مەسلحەت و بەرژەوەندیەکی هەیە یان ئەوهیان پێگوتراوە با ئێمە لەسەر کۆیلایەتی مادە و پارە تۆزێ بوەستی ئینسان لە چ کاتێکا مامۆستا دەبێت بە کۆیلەی پارە و مادەواتە ئەو ئاڕازانە چینکە لی بە دیارەکەوێ کەم کەسە بووە بە کۆیلەی مادە و پارە بەخۆیشی لە زەنان باسی سەحابە دەکات خۆیان ڕازی بێ دەڵێ بۆ ئەوان ماڵیان زۆر سەرف دەکرد دەیان بەخشی بۆ ئێستا ئێمە نابەخشین قسەیەکی جوان دەکات لە جوابیش جواندا دەڵێ ئەوان ماڵ لە ناو دەستیان بوو ناو مستیان بوو ئێمە لە ناو دڵمانە لە ناو دڵ زۆر بە زەحمەت دێتە دەرێ بۆ ناو مست بەڵام ئەوان کە لە دەستیان بوو زوو سەرفیان دەکرد ئەی باشە کابرایە خوا ماڵی داوەتێ یان مەسەلە چ دەکات چەندەها غەڵەت دەکات چەندەها تەشەبوس دەکات چەندەها واستە دەکات بەس بۆی شوێنێکی بدەنێ بۆی لەگە کەسێک بازرگانی بکە بۆ ئەوەی کەوا ببێتە شەریکی حتا مشیرە ئەو کەسە دوو لە ڕووی بینەرە بەڕێزەکان دزی بکە گەندەڵی دەکات فەسادی ئیداری دەکات فەسادی دوو لە ڕووی مەزیس و بەڕێستان و بینەرە بەڕێزەکان فەسادی ئەخلاقیشی هەیە خولوقی هەیە کێشەی عائیلی هەیە بەس لەبەر ئەوەی کە مادەیەکی دەست دەکەوێت پەرستنە ئەنی مادەکەی وای لێ کردووە کەوا وەکو چی لێ کردووە وەکو ئەوی وایە کە مادەکەی چی پێ بڵێ بەس قسەی دەکات جا ئەگەر زەلیلی بکە ئەگەر ڕەزیلی بکە ئەگەر وای لێ بکە کە ئەو کەسە ئیهانە بکرێ ئەوە زۆرێکە لە پەرستن کۆیلایەتیکی تر بەشێک ئاماژەت پێدا کۆیلایەتی شەخص یان کۆیلایەتی کەسێک بنەماڵەیەک ئەم کۆیلایەتە چۆنە مامۆستا ئەو کۆیلایەتە دەبینین تۆ بڕۆ لە ئەعلامەکان یان بڕۆ ئەوانەی کە مەسەڵە دەسەڵاتدار و کەسانێکیان هەیە دەزانێت حقیقەتەکەی وانە ینی دوو لە ڕووی بەڕێست و بینەرە بەڕێزەکان قسەی وا دەکات بۆ خۆی دەزانێ وانە یان پاسای وا دێنێتەوە یان بەرگری لە کەسانێک دەکات کە بۆ خۆی دەزانێت چ دەکەن لە شەو ڕۆژدا دەزانێت چ دەکەن لەگە خەڵکی لەگە ژێر دەستەکانیان
بەڵام لەبەر ئەوەی کە بۆتە کۆیلە لەبەر ئەوەی مێشتی داگیر کراوە هزری داگیر کراوە فکری داگیر کراوە دوو لە ڕووی مەزید و بەڕێز مروعەت و پیاوەتەکەی لە دەستداوە بۆ پێغەمبەر فەرمی سەڵسەم کەم و هیچە عەبدی دینار عەبدی درهەم وتحبون المال حبا جما يعني تەماشا پێغەمبەری خوا بۆ وای فەرموو سەڵسەم ئەگەر ئیبن و ئادەم نەوەی ئادەم وادیەک دۆڵێکی زێر هەبێت تەمەنای دوو دەکات دوی هەبێ تەمەنای سێ دەکات ئەوەی کە دەمی ولا يملأ فاه إلا التراب بەڵام دەبینین کە ئینسان قەناعەتی بۆ دروست بوو ئینسانێک کە مەبدەئی هەبوو ئەوانەی ئێستا بە زۆری ئەگەر لەگەڵ ڕێزمان زۆری مەبدەئی نییە کە ئینسانێک کە مەبدەئی نەبوو بەس ئەو شتانەش ماوەستا بە زۆری لە غیابی ئیسلام دەکرێت چۆن تەماشای نمونەیەک بێنینەوە ڕەبعی کوڕی مالیک دەسێتە لای ڕۆستەم بەرجێکی شڕی لەبەردایە دەڵێ باشە ئێوە بۆچی هاتوون نامەی پێغەمبەری پێ سەڵ الله سەڵ تبلیغ دەکا دعوە دەکا دەڵێ جئنا لنخرج العبادة من عبادة العباد إلى عبادة رب العباد ومن ضيق الأديان إلى عدالة الإسلام ومن ضيق يعني زور الأديان إلى عدالة الإسلام أمزا لتي ومن ظلم الأديان إلى عدالة الإسلام ومن ضيق الدنيا إلى سعتها ضلي ما أوهاتون بندكان دربكين خواهي قولي بيغمبري ناردوه صلى الله عليه وسلم بيغمبر أو هذا فرمي دبي إيمة بندكان ڕزگار بکەین لە کۆلایەتی کردن و بەندەکردنی بەندەکان بۆ بەندایەتی کردنی خوای بەندەکان ئەمە یەک دووەم لە زوڵمی دینەکان ئەدیانەکان چکەمی زوڵمیان تێدا بووە بۆ عەدالەت و دادپەروەری ئیسلام لە زیقەت و ناخۆشی دنیا بۆ سەعەتی باشە تۆ شمەکان پینەیە ئەتووا چوو لێ چۆکت داداوە شمشێرەکەت داداوە یعنی پێی سەیرە ڕۆستەم ئەی باشە دوو منە دنیای منە ئەمن ئیمپراتۆریەت و گەورەی فارسەکانم ئەتوو کابراایکی ڕەش و ڕووتی لە عەرەبستانە و لە حیجازەوە هاتووی بە شمشێرێکەوە بەبێ منەتیش چۆکت دادەدەی و شمشێرەکەش و دەڵێی هاتووین سەعەتی دنیا لەکوێ لە لای تۆ هەیە سەعەتی دنیا لە لای ئێمەیە خۆ نازان کە سەعەتی دنیا لە دڵە بە ماڵ و سامان بە ماڵ و سامان نییە یعنی ئەوە هەدەفی ئیسلامە کە ئەهاتووە بۆ ئەو ئەم شتانە بۆ ئەوەی کە کۆیلەکان ڕزگارکە هەم لە فکر هەم لە قەزال مادیەکەی بۆ پێغەمبەرمان سەسە ئەوەندە هانمان دەدا لەسەر سەرفکردن بۆ دەفەرمێ من ئەگەر چەندەها وادی و دۆڵ زێر و زیوم هەبێ پێم خۆش نیست شەوێک لەلام بمێنێتەوە بچم بیبەخشم مامۆستا کۆیلایەتی شەخص باسی بڕگەیەکی گرنگی شەکێکە لەم سەردەمەیە بەجددی زۆر بووە ئەوش کۆیلایەتی بوونی کۆیلایەتی ئافرەتیان ئافرەت بۆ پیاو ئەمەش جۆرێکە لە کۆیلایەتی سەردەم کە ئێستاکە بنیادراوە بە ناوی عەشق و خۆشەویستی کە یعنی لەوەی ئەو قەزیانە لای ئێوە زیاتریش بن لەوەی کە بدرێتە ئەعلامەکان ئەم جۆرە کۆیلایەتیش هەیە بەڵێ ئەگەر لە قەزی ئەشخاص با بڵین ئەوانەی کە خەڵک بە گەورەی خۆیان دەزانێ دەڵێ ئەگەر گەورەکەی من کافر بێ من کافرم مسلمان بێ من مسلمانم جوولەکە بێ جوولەکەم ئەمجا ئەگە هەر شتێک بێ ئیسلام بێ ئیسلامم عەلمانی بێ عەلمانیم یان ئافرەت هەیە مەسەلا پیاو هەیە ئافرەت هەیە لە هەردوو لایەن هەیە کە ئێمە بە خۆت وەکو جەناب فەرمی معاناتی خەڵکی زۆر دێتە لامان دەڵێ ئەگەر ئەمن ئەو خۆشەویستم پێ بڵێ سزدەم بۆ بەرە بۆی دەبم یعنی شتیوان بخۆم کە بیستومە ئەگە پێم بڵێ نان مەخۆ نان ناخۆم ئەگە پێم بڵێ بڕۆ لەسەر ئەو جادەیە چی ئەمرم پێ بکات دیکەم ئەوە عبودێتە ئەو کۆیلایەتیە مامۆسا یعنی ئەمە بەر لەوەی چمە سەر کۆیلایەتی فکر یعنی کۆیلایەتی ینی خۆی گەورەکە ئینسانی دروست کردووە ئینسانەکانی هەموو بە یەک ینی شێوە دروست کردووە دەبێ وەکو ئینسانیش تەعامل لەگەڵ یەکتر بکەن ینی هەر کاتێک تعاملێکی زیاد لە حدت کرد ئەبێ بە کۆیلایەتی دەتوانێتەوە بڵێ بەخۆی ئەوەی جەنابەت فەرمی پێغەمبەری خوا دەفەرمی ئەناس و سەواسیەتون کە ئەسنانی المشت دەندووکی شانە ددانەکانی دەفەرمی خەڵکی وەکو ئەوی وایە یەکسانە هەم لە حقوقدا لە ماف هەم لە ئەرێکدا طبعا دائما ئینسان حقوقی هەیە مافی هەیە و واجباتیش لەسەری هەیە ئەرچیش هەیە ئەوەی کە جەنابەت دەرێ یعنی شتی زۆر سەیرمان هەیە نمونەی زۆر سەیرمان هەیە کابرا دەچێ مەسەلا ڕسمی ئافرەتێکی لەسەر فەیسبووکەکەی دادنێ لەسەر ئەوەکەی دادنێ جا قسەی سەیری دەکا یان مەسەلە ئەوەی کە بۆ خۆی پێی دەڵێ گەورەی منە یعنی ئەم شتەوای لێ هاتووە کە ئێستا زۆر بۆتە باو بەتابەتی ناو مجتەمەعی مسلمان یعنی ئەم هەموو شتە کە ڕوو دەدا ئەم هەموو حەوادیثە بە زۆری لەو شتانەوەیە باشە مامۆستا باسی بەشێک لە کۆیلایەتیمان کرد کۆیلایەتی فکر کۆیلایەتی فکر چۆنە یعنی ئەم کەسە فکری داگیرەکرێ یان چۆن هەز بکە
بووە بە کۆیلی فکری جامە لە ئیسلامیشە ینی ینی معجیبوون بە یەک ئەشخاصی عولەمای تەنانەت دینیش بێگومانم بابەت تێدەگرێت و کۆیلایەتی فکر چۆنە بەگشتی بخۆی کۆیلایەتی فکر مەسەلە لە ئیسلامدا ڕەفزە لە هەموو کۆیلایەتەکان فکر مەسەلە چۆنە یەک لەوانە تەعەسوب بۆ مەذهب وەکو جەنابەت فەرمی بەڵێ من بەس بە قسەیەکی مام دەکەم ئیمام شافعی ڕەحمەتی لەبێ دەفەرمێ ڕەئی سەواب يحتمل الخطأ ورأي غيري خطأ يحتمل الصواب بەڵام من خۆم ڕأیەکەم بە ڕاست دەزانم بەس احتیمالە هەڵە بێ بەس ڕأی خۆم ئیغێ بەرامبەرەکەم بە هەڵە دەزانم احتیمالە ڕاست بێ بۆیە ئەوەتانی دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هیجرەت دەکا ئافرەتێک دەچێت دەڵێ ئێمە پێغەمبەرێکمانەی غیب دەزانێ دەڵێ نەخێر ئینەما ئەنا ئیبن امرأة كانت تأكل القديدة دەڵێ وەڵڵا وانیم هیچ غیب نازانم ولو كنت أعلم الغیب لاستكثرت من الخير ئەگەمە غیب نزانێ خێری شتی گەورەترم دەکرد من کوڕی ئافرەتێکم داکەم ئەو گۆشتەی کە لەسەر بەردادەندرا لە هاوینان سووردەبەوە ئەوی دەخوارد نانیشی دەست دەکەم شتی خواردنیشی دەست دەکەم دەبینین ئیمامە بەڕێزەکان یعنی مەسەلا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا دەچێتە لای دەڵێ ئین شاء الله وئین شئت پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر تۆ حەز بکەی خوا حەز بکە دەفەرمێ بڵێ ئین شاء الله وحده أجعلتني لله ندا بس خوا حسبك أمن كذب بها وبش وشريك بخوا العياذ بالله أسا زور زاد بناوي خوا وبناوي شعب بناوي خوا خوي بسم الله بناوي خوايا أجا أوي فكر شلون يعني أو داجيدي دكا مثلا زاني وتعصيب بو مذهبك بو حزبك يا وده زاني أو كأولى قاليتي بس أو راسته ميان بس سركدك أو راسته فكرك داجيد دكا هندي زان قلت من تي دكا دزاني بو برجونديتي هەندێک جاری شەروای لێکراوە یعنی کابرا دەڵێ فلان قیادە من جۆم لێ بووە فلان سەرکردا لە برسان زگی خۆی دەخوشێ کەوەژ نییە ئەوە داگیرکردنە ئەوە بەڵام هەندێک زاری وەکو دەڵێ خۆ لێ دزینەوەیە یعنی خۆ بزرکردنەوە لە شتەکە گەر ناشتەکە دەزانێ ئەم ئەوەی فکری یعنی کۆیلایەتی فکری لە هەمویان ترسناکترە خەتەرترە چکەوەکانی کرد ڕۆژێکی کابرا کۆیلێ ئازاد دەبێ احتیمالە تاوان دەکا تۆبەی بکە بەڵام لە فکردا زۆر خەتەرە زۆر خەتەر مامۆستا کۆیلایەتی پارە و کۆیلایەتی شخص و کۆیلایەتی فکرمان باس کرد هەر کەسێ ببێ بە یەکێک لەمانە دەتوانین بڵین لە دیرن دەرەچێ بەخۆی ئەگەر بێت و خۆشەویستیەکە تەمان ئێستا ئێمە خۆشەویستی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە مەفروزە یعنی پێویستە کە هەمان بێ خۆشەویستەکانی تر هەموو کەس يعني جبلة إنسان وايا المال والبنون زينة الحياة الدنيا خوشتي جوانية خطوة أجر دنيا نبي ساما قال لنا وكنال النبي صون بتواني أقصي خمام جينين زنابد أجا أزادي النبي صون بتواني نوشبي لو خاك ولو ولات ولو نجتمعنا أجتو أزاد نبي ها ولات الداجير كلابي فكر الداجير كلابي وقت خوي ما وشتانا ما نديوه كبروا إستاد درواته عيني يعني برو درواته كمشينا بداخل مدام أقول دسلاتي كردي بدين الرزقار دبي بەڵام بەداخەوە دەڵێن بەرامبەر دژمنەکانی خۆمان زیاتریان کرد حەمبول لە هەموو جانیبەکان لە هەموو لایەکان بەداخەوە واتە بەپێی حوبەکە دەگۆڕێ وەگەر بێت حوبەکە زیاتر بێت لە پێغەمبەرەکەی جەناب دەوێ ئەو کەسی زۆر خۆشویست یعنی وای لێ کرد خۆشەویستەکەی خوا و پێغەمبەر و هەموو شتەکانێکی لەبیر بردەوە ئەوە دەبێتە زۆرێک لە عەبدایەتی زۆرێک لە پەرستن کە ئەوەش بۆ غەیری خوا تەمان سزدەبردن پەرستن بۆ غەیری خوا نابێ پیغمبر خدا فرمود لو كنت آمرا أحدا أن تسجد لأحد لأمرت المرأة أن تسجد لزوجها. بما وصف سياركي كرت كمو كسك سجد بويني شخصك ببا. بله. أم كسل الدين درجة. بله. بعقيدة وسجد بو. الدين درجة. سكو شركة. كسك بله أمال لسروب رياركاني ديني شوي هرتي أو بيان بله من أي كم أمال الدين درجة. علماء كباسي أويدا كالنواقض إيمان. أوي كمنهجك وقانوني كرب جري بس قانوني غير إخوة. یان بڵێ ئەمە باشترە لە قانونی ئیسلام یان بڵێ ئیسلام وەختی خۆی ها ژەمان لێ دەبێ بۆ کاتی خۆی باش بوو بەس بۆ ئێستا نابێ ئەم قسەیەش لە دین دەرەچێ بەمەش بەڵێ چکە ڕەفزی ئیسلام دەکا قانونێکی وەضعی دەستکرد کە هێناوێتی هەڵی دەبژێرە بەسەر قانونی الله جل جلاله ئەفحکم الجاهلیە والله يعلم وأنتم لا تعلمون پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگە فەرمانم بە کەس بکردایە سزدە بەرێ بۆ غەیری خوا کە سزدە بۆ غەیری خوا دروست نییە أمر أن لا تعبدوا إلا إياه إن الحكم إلا لله أمر وفرماني خواوي بنداتي بس بخوابي حكم شل بخوابي أم ذا بمسز دبر دبو خوا سز كاني كهمي مالويرانية لدين درسونا
بەس ئی ئەڵڵا وەسجود وەقتەری باشە مامۆسا با تۆزە بینە سەر ژیانی ئەمڕۆ سیاسەتی ئەمڕۆژ خەڵک ئێستاکە بەشێکی گرفتارە بە دەست ئەو وەزعی ئێستا بۆی دروست بە خەڵکانێکێ دەڵێ پارەم لە لای ئەوانە بۆیە من ئیتر بە هەموو بەرنامە و شتەکانی ئەوان ڕازیم ئامەش دەبێ بە کۆیلایەتی نەخێر بەخۆی ئەوە بەڵگەیەک هێنانەوەیە یان بەخۆی بۆ خۆیەتی یان خۆی پێ دڵخۆش دەکات بەکریمەی کوڕی ئەبوجەهل کە مسلمان بوو پێغمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم نەسرانی و جوولەکە و گاورەکان ئیتەخەذوا ئەحبارهم وڕهبانهم ئەربابا من دون الله گوتی ئەوانیان لە باتی خوا هەڵبژاردن گەورە و مال و قەشەکانیان ئیکریمە گوتی ما عەبەدناهم ئێمە بەندایەتمان بۆ نەکردوون نەمان پەرستوون پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم حەڵالیان بۆ حەرام نەکردن حەرامیشیان بۆ حەڵال نەکردن دیبا فەرمی تیلکە ڕوبوبیەتکم ئیاهم ئەوە پەرستی ئێوە بۆوان لە تەشریع کابرا شەرعی خوا بەلا دەنێ دێ قانونێک دادەنێ فەرمی ئەگەر ئێوە ئەوان حەرامەوەیان بۆ حەڵالکردن حەڵالشیان بۆ حەرام کرد گوتی بەڵێ فەرمی ئەوە کۆیلایەتی ئەوە بەندایەتی ئێوە پەرستنە پەرستنی ئێوە بۆوان بگومان هەر کەسێکیش بوو بە کۆی لە بەمانای وشە مامۆسا ینی کۆیلایەتیشی بە تەواوی بکە ئەمە دەبێ ئاگای لە ئیمانی بێگەردن نووس بێ باشە بڵێ بەس ئەوانەی کە وا بزانم زۆر خەمی ئیمانیان نییە کابراگە خەمی ئیمانی هەبێ یعنی بۆ ئەوها دەکە بۆ ئەو تەصدیق بەو هەموو شتە دەکە شەهادەتی زور یان کەتمی شەهادەتی زور دەکە زور یعنی خوای گەورە بەرامبەر بە شتێکی داناوە پێغەمبەری خوا بۆ دەفەرمێ من ذبح لغير الله فقد أشرك سەربڕین بۆ غەیری خوا ئەو زۆرێکە لە عەبداتی گەورەیە دەسەڵاتێ دەسێتە شوێنی حیوانی لە بەردەستی سەر دەبڕێ من حلف بغير الله سوێن بە غەیری خوا دەخوا عولەما دەفەرمون بۆ سوێن خواردن بە غەیری خوا دروست نییە ئەگەر لەبەرەوە بێ خۆشت بێ نابێ کەس لە خوا خۆشتر بێ ئەگەر لەبەر ئەوەشت بێ بە گەورەی بزانی کەس نابێت لە خوا بە گەورەتر بزانی تەنانەت سوێن خواردن بە پێغەمبەریش دروست نییە صلى الله عليه وسلم بۆیە مامۆستا دەبێ لەم سەردەمەیە تۆزێ ئینسان ئاگای لە خۆ بێەوەنە نەڵێ وڵا لەبەر معاشەکەمان ئاگا لە خۆ بێ ئەوە تەبریر نییە معاش ئێمە دەبێ خوا ڕازی ئەمە زۆر گوێ لێ دەی مامۆستا لەبەر معاشەکەمان لەگەڵ ئەمە مامۆستایانی ئاینی مەسەلە ئێستا زۆر جارێ ئەمە لەبەرەی خەڵک نین لەبەری مەزلوم نین لەگەڵ ستەمکاری چەند زار وتارمان خوێندۆتەوە ئەزەر بەدەستخوایە چەند زار وتارمان خوێندۆتەوە کاکە لە سەمی بەری دەستمان لە ئەوکەی داوە قسەی حەق بکەن و کە ئەمر بە مەعروف و نەهی لە منکر تۆ فەرموو هەموو چیری توێژێک ئێستا هەڵوێستی هەیە بەس مامۆستا ئاینی نەبێ وابزەم ئەمڕۆ لە کۆی هەندێک شتێک بوو وەرەبوو بەڵێ یعنی تۆ دەڵێ کاکە من مەزلوم چەند گەورەیە لە لای خوای زاڵم چەند قێزەبوونە تو چۆن دەچی لە سەفی ئەو دەبی چۆن لەگەڵ مەزلومەکە نابی چۆن مافی پێغەمبەری خوا دەفەرمێ ئیذا هابت ئومەتی ئەن تەقول للظالم یا ظالم فقط تودع منه ئەگەر لەنا ئومەتی من کەسانێک نەمان ترسان ئەوەندە ترسان بەستەمکاریان نەگوت ئەتۆ زاڵمی دەفەرمێ خوا حافیزی لەو میلەتە بکە خێری پێوە نەماوە کابرا دەڵێ بە موچەکەم ئێنا لە خوا ڕازیقە دەبرێت معاشەکەم تەئکید بە ئەوەی لەسەر خوا بەسەری بێ هەم لە ناو خەڵکەوە لە لای خوا پێی گەورەتر دەبێت ئێمە تەجروبەمانەیە خوا ڕزقی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئینسان حەق ناڵێ لە بە دووشتە یان لە بە ئەجەلێتی یان لە بە ڕزقەتی نە ئەجەل بەدەست کار بەدەستەکانت دەسەڵاتدارەکان نە ڕزقیش تاقیشتان کردەوە تاقیشکراوەتەوە بەڵێ کەواتە ئەمە هەموو خەوف و ترسە بۆچی ئەم کۆیلایەتێ بۆچی کاکە خۆ ئێمەش لەسەرمانە بەلیغوا عنی وەلەو ئایە کابرا دەبێ ئەتۆ کە دەزانی وایە نسیحەتی بکەی بەس نسیحەتەکە بۆ خوا بێ یعنی ئێمەش مەسئولین ئەمام الله پێغەمبەری خوا دەفەرمێ ڕۆژی قیامەت صلی الله علیه وسلم کەسێ هەیە دامێنی کەسێکی زانا دەگرێت دەبێتە خزمەت خوا شکاتی لێ دەکات دەڵێ یا ربی ئیسئەلهو هو يعلم وأنا لم أكن أعلم أو دزاني بس خو من نم دزاني بو الري راس تجيبه من نقول ما هو صار بشكل لا أو دفري لدفري صوص ودفري سليماني بيني من بشكل هزبني كان هل عندك تأثر خو بشان دران وبمشي غازالي عندنا من بنا راس خو قسم لك قلب الشيك يعني كده الله ما فرمان ما بيكرا ويتر لجيرو فرماني كا بي مانكرا وبيجي بجيكن أمج ما موصا يعني جۆرێک نییە لە کۆیلایەتی بەوەی کارچی پێت گوترا ئەگەر ناحەقیش بوو جێبەجێکەی پێغەمبەری خوا دەفەرمێ ساسم ئەگەر کەسێک گوتی بڕۆ فلان کەس بکوژە ئەگەر نادەت کوژین دەفەرمێ دەوێت کوشتنی خۆی اختیار بکە بەس بێشکە ناکوژ کوشتنی خۆی اختیار بکە بڵێ کاکە من بکوژم بەس من ناب بە قاتیل چی ئەمری پێ دەکا قسەی ئەوەی کە بخوێندەوە دەڵێ دوو کەس شەڕیانە
لە ئەوەی کە هێزە چەکدارەکان با بڵێن هێزە ئەمنیەکان چ دەکەن خەڵکیش دەکوژن کە بۆ موچەی هاتووە بێ مەعاشە بۆ خۆشی بێموچەیە بێموچەی دەکوژێ یعنی تەماشاکەن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کۆمەڵی مووقیف لەوانەیە کە پێغەمبەر بۆ ئەمی باس کردووە صلى الله عليه وسلم یەک لەوانە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم باسی ئەوەی دەکات کە ئینسانی مسلمان ئەمرێک لا طاعة لمخلوق في معصية الخالق ئەتو کاتێک کە ئەمرێک بأمری خوا دەهاتە سەری خالق نابێ بە قسەی مەخلوق بکەی پیاوێک پێغەمبەر قەرزاری بوو صلى الله عليه وسلم هاتە لای وتی قەرزەکەم بدەوە ئێری پێغەمبەری گرت بە شێوەیەکی یعنی سوئی ئەدەب دیار ئیمام عومەر ویستی کە تەمبیکە پێغەمبەری خوا فەرمی ئەی عومەر دووشتت بۆ هەیەت یەکەم بە من برەی ئەگەر حەقی خەڵکت لەلایە جوانی بدەوە بەویش برەی جوان داوای مافی خۆت بکە بەس ئەم هەندێک شت و تەسەڕوفات کە دەکرێت مەسەلا قوتابخانە سووتاندن و نازەم مەقەر سووتاندن و کابرا هەیە وەگوی مەزلومە مەسەلە بۆ نمونە حیزبی ئیسلامی مەزلومەوە نییە لە کوردستان وایە دەستێ مەقەڕیوی دەستێنێ شوێنێک دەستێنێ کە وەرە ئەوم چینە ینی خەڵکە ڕەسەن و چاکەکە نەبێ بۆیە ئەگەر ئینسان داوای حەق دەکات دەبێت بە جوانی ئەو کەس کە حەقەکەی لەلا ئەوش بە جوانی وەکو پێغەمبەر کە فەرمی ئەدای بکە بێگومان ئەنی مامۆسا زۆر باسی کۆیلایەتیمان کردێنی بەجددی لەو سەردەمە ئینسان دەبێ ئاگای لە خۆی بێ یعنی لە مەسایلی فکر لە مەسایلی پارە لە مەسایلی بەتایبەت ئەو کەسانەی کە زۆر جار بیانوو بۆ خۆیان دێنەوە بۆ پشتگیریکردن لەو دەسەڵاتە بەناوی موچە ئەمانە شەمووی بەشەکەن لە کۆیلایەتی وانە بەڵێ بخۆی لە بەرسی لەبەرەوەی کە ئەمری پێ دەکا هەرچی ئەمری پێ بکات جێبەجێ دەکا ئیبن تەیمیە بە ڕەحمەت بێ لە سزن بوو حرەسەکە بردی بۆ دەستنوێش گوتی گەورە شێخ الئیسلام واللهی ئەمن بۆ موچەکەم لێرەم دنا پێم خۆش نیە ئێستا فەرمی سوێن بە ئەڵڵا ئەتوو نەبووایە نەیان دەتوانی من بێنە ئێرە ولا تركنوا إلى الذين ظلموا ركن علماء دەفەرمون ئەدنە المەیلە حەسەنی بەستی سوونە لای گوتیان خەیاڵ بوو گوتی ئەمن شمەک دەدورم بۆ ستەمکارەکان خوا لەوەم حساب دەکا گوتی ناتوو بەخۆ ستەمکاری ئەوەی دا و دەرزی و خیتەکە بۆ تو دێنێ ئەوە ستەمکارە ئەو تەعاونە دەست و خۆش بێ مامۆسا زۆر زۆر سپاس بۆ وتە جوانانە سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی وەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕای و سەرنجی مامۆسا و هاوکات دینی پیرۆزی ئیسلام کە هەروەکو مامۆسا باسی کرد گەورەترین شیعاری ئیسلامەوەیە کە ئینسان لە بەندایەتی بەندە ڕابکۆشێ بۆ خوای بەندەکان کەمە هاوکات وەکو مامۆسا باسی کرەمەیە کرد بوو لەو نێردراوانەی کە پێغەمبەری خوا بۆ لای گەورەی فارس ناردوو بووی بۆی کە ئەمانەی ڕاکێشە بۆ لای ئیسلام وەڵای زان و خۆشەویستان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆ سلێمانی کاکزەلام خەدایەت سپاس بۆیەوە تا ئێستا بینەرمان بەڵای مران سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت بە ڕێز مامۆستا نادرکانی کوردەوی بۆەوەی کە بابەتێکی جوان و بەهێزتان پێشکەشی ئەمە و بینەرانی عزیز کرد سپاستان دەکەین وەڵام بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان لە پشتی کامەرە و لە کۆنتترۆلەوە بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن وایە کە سەرجەم ڕگەوەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ